ئازیزانم لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین کە هەموو لایەکتان لەش ساخ و کامەران بن بۆ هیواین کە هەمووان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بەسەر نەخۆشی کۆرۆنادا سەرکەوین. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە بینەری بن و سوودی لێوەربگرن. بۆ تەوەری یەکەممان باس لە نەخۆشی دارەسالە بکەین دەردەڕێی بزانین ئەم نەخۆشیە چییە و هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە چی، نیشانەکانی چین، بەپێی تەمەن و بەپێی ڕەگەز تا چەند گۆڕانکاریان بەسەردادێت. دواتری ژێینە سەر ئەوەی کە چۆن ئەم نەخۆشیە چارەسەرەکەین و باسێک لەوە دەکەین ئەو کەسانی ئەم نەخۆشیان هەیە هەموو کات باس لەوە ئەکەن کە چارەسەر ئەکرێن بەڵام دووبارە ئەم نەخۆشیە تێیدا هەڵدەداتەوە ئەمە هۆکاری چێ و دروست ئەبێتەوە نەخۆشیە. و دواتریش باسێک بە تەواوی لەسەر چارەسەرەکانێکین پێویستە ئەو کەسەی نەخۆشە چی بکات بۆ ئەوەی کە لەم نەخۆشیە ڕزگاری بێت. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە چەمکی بەختەوەریەکەین وەک ئەزانین کە پێویستە هەر یەک لەسەر ئێمە بێگومان هەوڵ بدا بۆ بەختەوەربوونی و ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە چۆن بەختەوەری بەدەستێت و نیشانەکانی کەسی بەختەوەر چین و ئایا تەنها لایەنە مادیەکان هۆکارن بۆ دروستبوونی بەختەوەری و دواتریش باسێک لەوە ئەکەین تا چەند لە دەستدانی کەسانی ئازیزمان و ئەو شتە خۆشەویستانی لە ژیانماندا هەن ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئیتر ڕەشبین بین و بیرکەینەوە کە ئیتر بەختەوەریمان بەدەست نایێت. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێمان. تەوەری سێمان ڕاستەوخۆ بە سکایپ لە وڵاتی سویدە و مەیکەپ ئارتیستێکی بەتوانە لەگەڵمان ئەبێت باس لە چاڵێنجێک ئەکات کە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و کۆمەڵێک مەیکەپ ئارتیست لە شارەکانی جیهانەوە ئەم چاڵنجیان کردووە و بێگومان ئەم کۆمەڵە مەیکەپ ئارتیستە ئامانجێکیان هەبووە لە کردنی ئەم چاڵێنجە. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین ئامانجەکەیان چی بووە و چەند مەیکەپ ئارتیست بەشداریان کردووە لە چەند وڵاتی جیاجیایی جیهانەوە بەشداریان کردووە و باسێکیش لە مەیکەپ ئارتیستی ئەکەین ئەو خانومە تا چەند ئەزمموی هەیە لەو وارەدا و کار و پرۆژەی بۆ داهاتوو چییە. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە بینەری بن و سوودی لەوەربگرن. بەڵێ ئازیزانم هەروەک وتمان لە تەوەری یەکەممان و سەرەتاماندا باس لە نەخۆشی دارەسالە بکەین بزانین دارەسالە چییە و هۆکارەکانی چیە و چارەسەرکردنی چییە. هەر بۆ مەبەستەش دکتۆر شاخەوان محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی پێست بە شێوەیەکی ڕاستەخۆ لەلامانە. دکتۆریان سڵاو لێ بە بەیانی باش سپاس دەکەم بە خێراتیت. دکتۆریان باس سەرتا پێناسێک بووم نەخۆشیە بکەین بزانین ئەم نەخۆشیە چییە. نەخۆشی دەردەڕێوی نەخۆشی تاڕادێک باوی پێستە لە هەموو تەمەن و هەموو ڕەگەزێکە دروستە بێت لە هەموو کۆمەڵگایەکی شاهەیە لە ئەسڵا بریتە لە ئەوەی کەوا بەرگری لەشی خۆت پەلاماری سەلکی موایات ئەبێتە هۆی کوشتنی مووەکان. سەلکی مۆکە ئەمێنێتەوە بەڵام موویتیان ئامێنێت مۆگەی هەڵ ئەوەرێت جا ئەم حاڵەتە بە شێوەی پەڵەی خڕخڕ دروست دەبێت یاخود مەسەلەن ناڕێک یاخود بۆی هەیە یەک پەڵە بێت بۆی هەیە چەند پەڵەیەک بێت یاخود بۆی هەیە هەموو جسم بگرێتەوە. تقریبان 3 بۆ 4 جۆری هەیە. جۆرەکەمیان ئەوەیە پەڵەی بچووک دروست دەبێت یاخود پەڵی خڕخڕ وەکو باسم کرد. جۆری دووهەمیان ئەوەیە هەموو سەر مووی پێوە نامێنێت. جۆری سێهەمیان ئەوەیە هەموو جسم مووی پێوە نامێنێت. و جۆرێکی تریش یەک دوو جۆری تریش هەیەکەوە یەکیکان بریتێلەوەی کەوا لە سەرا بە شێوەی حرفێکی ئێستا دەبلی شتێکی لە بابەتەیە مووی پێوە نامێنێت لە پشتی سەر. جۆرێکی شەیەکەوە ڕەنگی مۆکە تەنها سپی ئەبێت. باشە هیچ مۆکە هەڵناوەرە بە سپی ئەبێت. دکتۆر بەپێی تەمەن و ڕەگەز جیاوازی هەیە ئەم نەخۆشیە. بە شێوەیەکی گشتی دائەستەعلەب دەردەڕێوی لە هەموو وەکو باسم کرد تەمەنێکا هەیە لە هەموو ڕەگەزێکا هەیە پیا و ژن بە شێوەیەکی یەکسان تووشیە بێت. ڕێژی ئەم نەخۆشە تقریبان لە 1000 کەسا یەک کەس تووشیە بێت 1 بۆ 2 کەس تووشیە بێت و بە شێوەیەکی گشتی پەیوەندیکی بۆ ماوەی زۆر باش هەیە لەم حاڵەتەیە. دەرکەوتووە ئەو کەسانی کە ئەو دوانەکان تەوئەمەکان کەوا پیانەوتێت تەوئەمی ینی با بڵێن ئایدنتیکەڵ یاخود دوانەی لەیەکسوو کاتێک یەکیشیان توش ئەبێ لە 150 چانسی و هەیە تریشیان تووشە و حاڵتە بێت. دکتۆر بابزانین هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە چییە؟ بەگشتی نەخۆشی دائەستەعلەب وەکو پێم باسمان کرد مەناعەی جسمی خۆت بەرگری سیستەمی بەرگری لەشت کەوا یەکێک لە خانە بەرگریەکان پێیانەوترێت تی هێڵپەرسڵ پەلاماری سەلکی موایات بە شێوەیەکی هەڵە پەلاماری ئەیات و ئەبێتە هۆی کوشتنی مووەکە. سەلکی مووەکە ناکوژێت بەڵام سستی ئەکات
مۆکە هەڵ ئەوەرێ بۆچێم حاڵەت ڕوەیە تا ئێستا نەزانراوە بەڵام چەند فاکتەرێک یارمەتی ئێزیایی ئەکات یەکێک لە فاکتەرەکان بریتە لە با بڵێن سترێس هەندێک حاڵەتی دەرونی هەڵچوونی دەرونی هەندێک لە نەخۆشیەکان کەوا پەیوەندیان هەیە بە نەخۆشی غودۆ پێیانەترێ هاشیمۆتۆ تایرۆدایتس واتە غودەیە کە ناوی ئیلتیهاباتێکی غودەی دەرەقیە کە پێوترێ هاشیمۆتۆ یەکێک لە حاڵەتەکانی تر بریتە لە جۆرێکی کەم خوێنی پێیانەترێ پێرنیشیەس تیا ڤایتامین B12 B12 کەم بێتەوە بە شێوەیەکی گشتی ئەمانە سەبەبەکانن. بەڵێ دکتۆر هۆکاری چی ئەو کەسانین کە توش ئەبن ئەو مۆی لە بەشەکەی سەرکە هەڵ ئەوەرێت پێستەکەی سپی ئەبێت و هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە بۆ خۆی سەلکی مۆکە ئەوکو وتمان نامرێت بەڵام مووی بە هیچ شوێکتیان نامێنێت ئەو شوێنە کە موویتیانەما ڕەنگیشی تیان نامێنێت بەڵام ڕەنگ لە سەلکی مۆکە کەمە بێتەوە یاخود نامێنێ بەڵام ڕەنگ لە پێستەکە ئەمێنێتەوە واتە ئەمە جیاوازە لە حاڵەتی بەڵەکی کە پێوترێ بەڵەکی یاخود ڤیتیلایکۆ یا خوبوهاق کە ئەو ڕەنگ لە پێستەکەشان نامێنێتەوە بەس مۆکە هەڵناوەرێت دوو حاڵەتن هەردووچان نەخۆشی با بڵێ مەناعی جسمن بەڵام لەوە ڕەنگی پێستەکە نامێنێت مۆکە ئەمێنێتەوە لەما مۆکە نامێنێت ڕەنگی پێستەکە ئەمێنێتەوە. دکتۆر وەکو بەڕێزە دوتت چارەسەری تا ئێستا نەزانراوە هۆکارەکەی دروستبوونی ئەم نەخۆشیە بەڵێ باسێکمان لۆ بۆ بکە دڵە ڕاوکیەوە بێتاقەتی و خەفەت خواردن تا چەند کاریگەری هەیە لەسەر یەکێک لە ئەو فاکتەرانەی کە زیایی ئەکات بریتە لە زۆری سترێس زۆری دڵە ڕاوکێ زۆری حاڵەتی دەرونیەکان نەخۆشی دەرونیەکان ئەمانە بە شێوەیەکی گشتی کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەری چونکە طبعا ئەمانە هەمووی نەزەریە نیە واتە تیۆرین کە بە هیچ شێوەیەک لە 100% نەسەلمێرداوە بەڵام دڵە ڕاوکێ و قەلەقی و سترێسی بەردەوام یاخود بیرکردنەوە لە نەخۆشیەکە بێت هۆی درەنگ چاکبوونەوەی حاڵەتەکە نەخۆشی دەرونی ترکەوە لەگەڵ تابەیە بێت هۆی درەنگ چاکبوونەوە یاخود فاکتەرە بۆی زوو تووشی حاڵەتەکە بێت. دکتۆر باسێک لۆ بکەین ئەو کەسانی کە ئەم نەخۆشییان هەیە وەکو جەنگێک ئەجەنگن لەگەڵ ئەم نەخۆشیە و بێگومان کە مۆکانی سەریان لێ ئەبێتەوە وەکو دڵڕاوکیەک ئەگرن کە ئەم نەخۆشیە تەشەنە نەسەنێت ئەمە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە بەتەواوی مۆکان ئیتر لابژێ و پێویستە ئەو کەسەی کە ئاو بەو شێوەیە چی بکات بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشیەکە بکات. خۆی ئەگەر حاڵەتەکە بە شێوەی پەڵە دروست بوو پەڵەی خەرخڕ یاخود مەسەڵەن جاری وای زۆربەی کات زۆربەی حاڵەتەکان کە ئێمە بینیمانە یەک پەڵەی خڕ یەک طبقی خڕ بە شێوەی لەوانەیە حەجمی 1 سانتیمەتر بە یا کەمتر یاخود زیاتر لەوانەیە 10 سانتیمەتر بێ بووی هەیە مووی پێوە نەمێنێت باشە کاڵێن خڕمەرز نییە بێزەبەت بازنەی بێت ممکنە بە شێوەی ناڕێک بازنەیەکی ناڕێک بێت مووت پێوە نامێنێ لەسەرا بێ یاخود لە پیاوانە لە ڕیشا بێ یاخود لە حتا لە هەر لە پیاوانە لە مەسەڵەن لە سنگ و لە قاچوانە کە مووی پێوەیە لە ژنانیشە هەمان شت حاڵەتەکە ڕۆیە گرنگترین شت ئەوەیە کەوا کاتێکە تووشی حاڵەتەکەبی ئەوەندەی تر دڵڕاوکێ بۆ خۆ دروست نەکەی بۆچی ئەم حاڵەتە بەردەوام یعنی تۆ لە چالنجای لەگەڵم حاڵەتەیە لەبەرەوەی دایما خۆت دڵ لایەتی حاڵەتی لە ڕووی جوانکاریەوە بۆ کەسەکە زۆر با بڵێن تەسیری هەیە کەسەکە بەردەوام قەلەقە کەسەکە بەردەوام وەکو نەخۆشی وەکو عیبێک لە خۆیان ئەیبینێت ئێمە بیرمان نەچێ وەکو باسمان کرد ئەمە نەخۆشیشی مەناعیە زۆر کەس دەپرسێ بۆچی ئەمە پێوتێ دەردەڕێوی باشە ئەمە مستەڵەحی ئینگلیزیەکەی طبیەکەی ئەلۆپیشیایە ئەلۆپیشیا لە ئەسڵە لە سەردەمی یۆنانەکانە مستەڵەحێکی یۆنانی کۆنا ئەلۆپیکیاەوە هاتووە یا ئەلۆپێکسەوە هاتووە کەوا پەیوەندی بە ڕێویەوە نییە بەڵام ڕێوی کاتێکە لە سەردەمی زووە زۆربەی حیوانەتەکان کە مویان لێ ئەبوویەوە پێیانەوت ئەلۆپیکیا یا ئەلۆپێکس باشە بۆیە ئەو لۆ هێناوێنە بەڵام هیچ پەیوەندی نە بە حیوانەوە هەیە پەیوەندی بە ڕێویەوە بەڵام مستەڵەحەکە لەوە هاتووە زۆر کەس ئەڵێ من ئەم نەخۆشیم گرتووە هەستەکە لە حیوانێکەوە تووشی بووە قەلق ئەوەنیتە قەلەقە بێت هیچ پەیوەندێکی بۆ حاڵەتەوە نییە. دکتۆر باباسێک لۆ بکەین هەنێک کەس هەیە کە ئەم نەخۆشییان هەیە ئەوە ئەزان کە هۆکارەکانی بەکارهێنانی بۆنە یاخود شامپۆی ئەمانە تا چەند کاریگەری هەیە زۆر کات ئەمانە هیچ کاریگەریکی نییە بۆ خۆی ئەگەر حاڵەتەکە با بڵێن پەیوەندیکی جینی هەیە پەیوەندیکی بۆ ماوەی هەیە کەوا وەکووتمان زۆر هەمووی نەزەریە بەڵام نەزەریە هەتاوەکو نەسەلمێنێ هەر بەڕاست حسابە ئەگەر نەسەلمێنێ هەڵەیە
زۆربەی ئەوانەی و حاڵەتیان هەیە شتێکی پێوتری HLA تایپینگ HLA تایپینگ بەشێکە لە بۆ هێڵەکان لە جسمە ئەمە HLA تایپینگەکەت هەیە تۆ حاڵەتەکەت هەیە لە جسمتا معرەزی بۆ نەخۆشیە بۆیە لە هەش حاڵەتێکی تەمەندا ئەڵێ لە بە درێژایی تەمەنی کەسێک یەک لە 7 کەس تووشی ئەبێت بە درێژایی تەمەنی نەک ئەوەی کە بڵێن ئەمە پێوترێ لایف تایم پریڤەلەنس لایف تایم پریڤەلەنس ئەوەیە کە بە درێژایی تەمەنی هەموو خەڵکی دانیشتوان یەک لە 7 کەس بووی هەیە تووشی بێ بۆیە تۆ شتێک نییە کەەوە بڵێ پەیوەندی هەبێت بە شامپۆیەکەوە یاخود بە دەرمانێکی پاکەرەوە ممکنە زیایی بکات بەڵام هۆکار نییە بۆ دروستبوونی. دکتۆر باباسێک لە نیشانەکانیکەین نیشانەکانی تەنها لە هەڵوەرینی مۆکە دەرئەکەوێت یاخود نیشانی تری هەیە بە گشتی یەکەم شت دەبینی ئەو شوێنە مووی پێوە نامێنێت باشە لەوانەیە نەمانەکە بە شێوەی هێواش بێت لە مەسەنسێرێکی مۆکە تەنێک بووە لە کتۆپڕەکاوردۆدا جاریوا هەیە کەسەکە ئەو مەرحەلەیە نابینێت کە مۆکە وردەوردە هەڵەوەرێ بە تایبەتی لە پەڵە بچووکەکانە لە سەریایەتی نایبینێت سیرەکە ڕۆژەکە چێ بۆ سەرچاکردن دەلاکەکەی پێ ئەڵێ تۆ پەڵێک لەسەر تا مووی پێوە نەماوە یاخود خانمێکە چێ بۆ ساڵۆن یاخود قژی دایانێکی قژی بۆ دایانە سیرەکە پەڵێک مووی پێوە نەماوە بەڵام خۆی مەرحەلەکەەوە هێواش مو هەڵەوەرێت لەوانەیە لە ماوەی چەند ڕۆژێکە ئەو شوێنە مووی پێوە نەمێنێ ئەمە یەکێک لە نیشانەکان ئەو شوێنە مووی پێوە نەماوە لەژێر عەدەسەی طبیە عەدەسەی کە سەیریەکەین ئێمە شتێکەوە پێوترێت سەلکی بڵێن تاڵە مۆکان کە قرتاون یاخود کە بەشێکیان هێشتا تەواو نەقرتاوە لە چواردەوری بازنەخڕەکە کە مۆکەی پێوە نەماوە بە شێوەیە علامەتی ئیستیفهام باشە علامەتی تعجب عفوان علامەتی تعجب واتە ئەکسکلەمیشن مارک ئەوەی کە سەرسوڕمانی پێوترێ بەپێی ئەوکو ئەوە دەرەکەوێت سەروی ئەستورە و بنی مۆکە باریکە باشە بەو شێوەیە دەرەکەوێت با بڵێن نیشانێکی ترەوەی کە مۆکە سپیە بێت یاخود قاوەیە بێت باشە لە هەندێک شوێنە سێرەکەی مۆکە سپی بۆ یاخود قاوەی بۆ یاخود زەردە باشە ئەمە علامەتیەوە یاخود سەرەتای نەخۆشیەکەیە یا مۆکە هاتوتەوە هێشتا چکار مۆکە کاتێکە دێتەوە چاکەبییتەوە بە سپێتی دێتە دەرەوە یاخود بە زەردیێتە دەرەوە بەپێی پەڵەکان گەورە و بچووکی یاخود بەپێی ئەو شوێنەی کلەی یەتوو پەڵەکە دروست ئەبێت جیازی هەیە لە ڕووی ڕەنگەوە یاخود لە ڕووی شازی پەڵەکان لە ڕووی شازی پەڵەکان بۆی هەیە چەندین جۆر حەجمت هەبێ لە شوێنێکا پەڵەیەکت هەبێ 1 سانتیمەتر لە شوێنێکە 9 سانتیمەتر لە شوێنێکە دەبێت بۆی هەیە یەک پەڵەت هەبێت تەنها یەک شوێن مووی پێوە نەمابێت لە هەموو جسم تا زۆر لە پیاوانەی بینین لە ڕێژیانە یەک پەڵەی بچووک بەقەدەر مەسەلەن 1 سانتیمەتر بێ کە پێمانە بەقەدەر سەفلسێکی زوو مووی پێوە نامێنێت تەنها ئەوەیە بەڵام لە ڕووی نیشانەکانیانەوە کویەکەن. دکتۆر باباسێک لە بۆ ماوەی بکەینەوە بزانام تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو کەسێک کە توش ئەبێت. بۆ ماوەی یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکانی حاڵەتەکە کەوا وەکو باسمان کرد ئایدنتیکەڵ توین واتە دوانەی لێکچوو ئەوانەی کە مەسەڵەن دوو خوشکی دوو برا یا خوشک و برایە کە دوانن بەڵام دوانەی لێکچوویان پێوترێ ئەم دوانە لێکچوانە لە 150 بۆ 55 بۆ هێکەیەکیان تووشی بۆ وتریان تووشی بێ ئەمە دلیلێکی زۆرە کە بۆ ماوە تەسیری هەیە زۆربەی کات ئەبینی لە عایلەیەکە یەکێک تووشی بووە بە پێی چەند ساڵە دواتر یاخود پێشتر یەکێکی تر هەی بۆ یا تووشی ئەبێت بۆیە ئەمە بەشێکە لە ڕێژە هۆکارە سەرێکە بۆ ماوەیەکان وەکو باسیشم کرد لە بۆ ماوەیەکانە HLA تایپینگ هەیە کە بەشێکە لە کۆدی بۆ هێڵەکان کۆدی جینەکان ئەمە دیارە ئەو کەسانێک و حاڵەتیان هەیە کە HLA تایپینگە بۆکەی خاص HLA هەیە تایبەت بۆ نەخۆشیە ئەوان تیا پۆزتیڤە. بابەسێک لە چارەسەرەکانی بکەین زین چارەسەرەکانی چیە وەکو پزیشکی پسپۆر کەسێک کە ئەم نەخۆشی ئەبێت دێتە لای ئێوە چارەسەرێکی بۆ بەڵێ بۆ خۆی نەخۆشیەکە یەکەم هیچ ترسێکی نییە بەدەست لێدان ناگوێزرێتەوە چکامانە مهمە خەڵک داوایە کاڵێ ئەڵێ ئەم ئەکوێزرێتەوە یەکێک هێنێ بە قەلەقی و کوڕەکەی یاخود خێزانەکەی یاخود مێردەکەی هێنێ بە قەلەقی وڵێ تووشم حاڵتە بۆ جسم لێوەی وەرگرین ناگوێزرێتەوە بۆیە یەکەم شت قەلەق مەبن لەسەری دووهەم شت ئەمە
گواستنەوەکەی با بڵێن چارەسەرەکەی بۆ خۆی لەوانەیە بەتەنها بەبێ چارەسەر چاک بێتەوە واتە لی گەڕێ بۆ خۆی چاکە بێتەوە بەڵام کەی نازانێت ممکن ئەگە پەڵێکی بچوک بێ وازی دەبێنی چاک بێتەوە لە ساڵەوەی کەیسەکان کە تووشم حاڵتا بن لەگەڵ پێیان زانانی و حاڵتا وازی لێ ناهێنن بە دوای چارەسەر ئاگەڕن چارەسەرەکان خۆی بینێتەوە لە دوو لە چەند عیلاجەکە یەکێکیان بریتێ لە بەکارانی کرێم و مەڵهەم و مەحلولە ستیرۆیدیەکان ئەمە بەش یەکێکە لە چارەسەرە ڕئیسیەکان کەوا ئەیرێ لە پێستەکە بە شێوەی کرێم یاخۆ بە شێوەی قەترە یاخۆ بە شێوەی مەڵهەم ئەدرێ لەو شوێنانە بۆ ماوەیەکی درێژخایەن کەوا وردە وردەمەوەکە هەڵەگەڕن چکە ئێمە وتمان مەناعی جسمی ئینسان کاریگەرە لەو حاڵەتەیە بێ مەناعەکە بکوژین لەو شوێنە بیکوژین ئەو کرێم و مەڵهەمانش ئەیکوژێ هەمان دەرمان بە شێوەی دەرزی هەیە پزیشکەکە دێ ئەو دەرزیە دێنێ ئەیگرێتەوە تەخفیفیەکە نسبەیەکی زۆر کەم ئەیا لە پێستەکە لە توێژی پێست ئینترادێرماڵ پێوترێ ئەیرێ لە توێژی پێستەکە و ئەویش هەمان شێوە مەناعەکە کوژێ کە مەناعەکەی کوشت ئەنجامەکە سەلکی مۆکە دەستکاتەوە بە دروست بوون یەکێکی تر لە چارەسەرەکان بریتە لە بەکارهێنانی تیشک بۆ حاڵتە زۆرەکان تیشکی سەروەنەوشەیی ئەمە بەتەنها یاخود بە بەکارهێنانی حەبێکی تایبەتی هەیە کەوا تیشکەکە زیاتر حساسەکە یەکێکی تر لە ڕێگە چارەسەرەکان بریتە لە بەکارهێنانی مادە تیژەکان هەندێک مادەی ئەسید ترش یاخود هەندێک مادەی تر هەیە کە تیژن خەڵکانێک بیستوتە یاخۆ بینیوتە ئەڵێ من سیر بەکارهێنم بۆ شنچکە سیر ئێرەتەنتە ینی تیژە ئەی لە شوێنێک سووریە کاتەوە ئەمە تەجربەی خەڵکە بەڵام لە ئەسڵا بەکارهێنانی مادە تیژەکانێکێکە لە ڕێگە چارەسەرەکان یەکێکی تر لە ئەوانێک حاڵتی زۆرن مەسەلەن ئەتوانن هەندێک حەب هەیە هەندێک دەرمان هەیە بە شێوەی دەرزیە مەناعی جسمی ئینسانەکە کەمەکاتەوە ئەیکوژێت بۆ ئەوەی بە عام مۆکە سەر دەربێنێتەوە و کاتێک کەسانێکیش کەگەنە و دەرەجەیەکی تر لە چارەسەر بێ ئەمە لە بن و بە سەریانەوە نەماوە بە برۆیانەوە نەماوە بە هیچیان نەماوە ئەتوانێت باڕۆکەیان بۆ بەکاربێنێ ئەمە لە زۆربەی کات لە ئەوروپا و لە ئەمریکاوانە بەکاردێ و ئەکسپتی ینی وەریەگرن تەقبولی حاڵەکەکەن دکتۆر باباسێک لە چارەسەرەکان بە دەرزی بکەین ئەمێ بزانام ئەم دەرزیە چۆن کار لەسەر ئەو نەخۆشی ئەکات و بە پێی پەڵەکان تا چەند زیادی و کەمی دەرزیەکە زیاد ئەکرێت لەسەر نەخۆشیەکە دەرزیەکە ئەوکوتم بە دووشیەوە بەکاردێن ئەو دەرزیە یاخود ئەیگریتەوە و تەخفیفیەکەیت بە مەحلولی تایبەتی یاخود بە بەنج بە دەرمانی بەنج یاخود بە نۆرمال سەلاین مغەزیەکە بۆ خۆی زۆربەی کات دەرزیەکان 40 میلیگرامی تایە تەخفیفەکەی بۆ 10 میلیگرام لە 10 میلیگرامەکەش نسبەیەکی کەمی لێ ئەیت ئەی لەو پێستە بە دەرزیە کە چتە بنی توێژی پێستەکە و ئەو شوێنە دەرمانەکەی تیەکەیت بۆی هەیە لە ماوەی 2 هەفتە بۆ 4 هەفتە بۆ مانگی زیاتر مۆکە بێنێتەوە ئەگەر زانی و کەم بوو جارێکی دوای مانگێ جەلسەیەکی تری بۆ دووبارەکەیتەوە ئەمە ئەیرێ ئەوەم بۆ حاڵەتی کەم بەکاردێ ینی کەسێک ئەگەر هەموو مووی سەری مووی پێوە نەمابێ ناچی ئەمەی بۆ بکەیت چکە دەرزێکی زۆری وێ ئەم دەرزش بخۆی مزعفاتی هەیە بۆی ناچی چەند دەرزێکی بۆ بکەیت نسبەیەکی کەمت پێویستە بۆ شوێنێکی کەم بەڵام ئەگەر بێت و حاڵەتەکە زۆر بوو هەندێک جار هەمان مادە بە دەرزی بە سمت ئەکرێت ئەوەش بۆ کەسانێک کە بەسەڵەن زۆر بە سەریعی تووشی حاڵەتەکە بن بۆی خێرا نەخۆشیەکە ڕاگرین دەرزی دیپۆمیدرۆڵ هەیە یاخود مەسەڵەن هەندێک هەر مادەی ستیرۆیدین هەمویان ئەم مادە ستیرۆیدیانە زۆر بە سەریعی کارەکەن بەڵام یەکێک لە مشکلەکانیان ئەوەیە زوو کارەکەن بە زوو کەسەکە لەگەڵ مەفعولی دەرزەکە نەما لەوەچێت توش بێتەوە هەر لەسەرەوەی کە زۆرێک لە نەخۆشەکان باس لەوەکەن کە نەخۆشیەکە چارەسەر ئەکرێ بەڵام سەر هەڵئەتەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێت یاخود لە بەشێکی تری جەستە سەر هەڵئەتەوە تەبیعەتی نەخۆشیەکە وایە پاڵەیەک لە شوێنەکە دروست دەبێت سیرێکی ودۆدا بەبێ چارەسەر ئەو چاک بوو لە شوێنێک تر هەڵیاوە یاخود ئەوە چارەسەرەکەی لە شوێنێک ترا توش بوویت زۆربەی حاڵەتەکان نسبەکانە بە شێوەی پاڵەپاڵان کەمترین حاڵەتیان ئەوەیە کە موو بە زۆر نەمێنێت یعنی واتە موو لە زۆربەی لە شت نەمێنێت یاخود بە کاملی لە سەران نەمێنێت کە پێوترێت تۆتاڵس واتە هەمووی کوێ هەمووی سەر بۆیە ئەگەر حاڵەتەکە کەم بوو زۆربەی کات ئیهمالیکە ئەگەر دیار نەبوو بەڵام بۆ پیاوێک بۆ ڕیش ئەهێڵێتەوە سێرەکە لە شوێنێکە پەڵێکی هەیە و پەڵێن نەقسە ناشرینە پێوەی ئێمە ئەڵێن هەتا چارەسەر ئەبێت مەهێڵە ڕیشی دەرکەوێت
بۆی هەز نەکرێت کە ئەم شوێنە مووی پیۆوە نییە هەموو دەقەیەکێک پێی نەڵێ ئەوە تۆ بۆ وایت ئەوە چییە خۆ هەموو دەقەی سەیری خۆی نەکا بڵێ ئەمە چی ئەوە نێتە قەلەقێکە با ڕیژ نەهێڵێتەوە کەمترین کات ڕیژ بێتە دەرەوە کەسێک مەسەلەن خانمێکە برووی وای لێ هاتووە با قەڵەمی بکات هەتاوەکو مۆکە دەردێتەوە تا عیلاجەکە وەرەگرێت بۆی باشترین شتەوەیەکەوە لە بیدایەت و ئیهمالیکی هەر لەسەر ئەوەی کە بەڕێزت دوتت هەنێک پیاو هەیە لە ڕیشیانە و هەنێک خانم هەیە لە برۆیانە ئەمە بزانم باسێک لۆ بکەین بەکارهێنانی بڵین بۆ نمونە تاشینی ئەو ڕیشە یاخود بەکارهێنانی ئەو قەڵەمە بۆ برۆ هۆکار نابێت بۆ زیاتر وەرینی مووەکە نەخێر هۆکار نابێت وەکو باسمان کرد ئێرتیشن واتە وروژانی ئەو شوێنە ئەزیەتدانی ئەو شوێنە بۆی هێمۆکە دەربێنێتەوە سەرکی مۆکە بکاتەوە ئیش واتە چۆنڵی زمانە کورتێ بازارەکەی خۆمان لەو شوێنە مەناعی جسم سەری لێ شێواوە دێ ڕێکی خەیتەوە بەو شێوە وروژاندنە ڕێکی خەیتەوە باگانی نیتەوە بۆیە مەناعەکان لا ئەچن لەو شوێنە و خانە مەناعیەکان کە پەلاماریانەوە مۆکە دیسان سەر دەرێنێتەوە دکتۆر با باسێک لەوە بکەین کە ئەگەر هاتوو ئەم نەخۆشیە چارەسەر نەکرێ ماکەکانی چی ئەبێت وەکو باسمان کرد ماکەکانی غەیری ماکی دەرونی هیچ ماکیشی تری نییە یاتە کەسەکە هەتا چەند ساڵیش ئەو مووی پێوە نەبێت لەو شوێنەیە تەنیا لە ڕووی دەرونیەوە بۆ ئەو ناخۆشە ئەلبەتە موو بۆ خۆی با بڵێن هینێکی ئەندامێکی بەرگریکەرە یاخود پرۆتێکتیڤە ئەو پارێزێ پێستە پارێزێ لە زۆر شت بۆ منە مووی سەر لە سووتانی پێست ئەو پارێزێ کە ئەو کەسانی کە مووی سەریان نییە و زۆرە چنە بەرهەتا و پێستریان زوو تووشی شێرپەنجەی پێستە بن کەسێک کە بە درێژایی تەمەنی مووی پێوە نییە لە سەریا یا ئەبێت ژەخۆر بەکاربێنیا کڵاو بەکاربێنیا چتر بەکاربێنێ کە ئەمانە زەحمەتن بە درێژایی تەمەنە بەکاری بێنی بۆیە ئەکێک لە ماکەکانی ژەوەیە کە ئەگەر موو بەسەر تۆ بە کاملی نەمێنێ و لە بەرهەتا و ئیشکەی تووشی سووتانی پێست ژێر شێرپەنجەی پێست ئەمانابی بەڵام ئەمە لە حاڵەتی زۆر دوور درێژە بەس بەگشتی حاڵەتێکی دەرونی دروست دەکات بۆ کەسەکەەوە حاڵەت دەرونش بۆ خۆ دەزانی 1001 کێشەی تریلیەکەوێتەوە لەبەرەوە کاڵێن ئیهمالیکە لە ڕووی دەرونی و ئیسراحەتەکەیت ئەنجا بەدوای چارەسەری شابگەڕێ دامەنیشە چکان نەخۆشەکە بە ڕۆژ و دوڕۆژ چاک نابێتەوە دامەنیشە دایمەن خەفەتی لێ بخۆی بڵێ ئەمە چاک نەبووم ینی زۆر کەسێ ناحی دەرونی وەلیاتۆ توێتی من خۆمە کوژم مەسەڵەن ینی لەوانەیە هەبوو بێ لەم حاڵەتە بەڵام ئەهەمیەتی نییە نەخۆشیەکە لە ڕووی ئەوەکەوە کەسێک ژیانی لە خۆی تێک با بەس ناحی حاڵەتی دەرونی کە تێک چوو هەموو جسمت تێکەچێت بۆیە لە ڕووی دەرونی و باشترین شدەوەیە ئەگەر حاڵەتەکەت هەر بەردەوام و ئیستیشاری پزیشکێکی دەرونی بکەیت ناحیەکانی تریشەوەیە کە وەکوتمان ئەمرازێکی پارێزەرە لە جسمی ئینسانە و ناحیەکی جوانکاریشە دکتۆر با باسێک لەوە بکەین کە هەنێک نەخۆشی تر هەیە بە شێوی پەڵا سەرهەڵ ئەدات و نەخۆشە گوازراوەکان لە ئاژەڵانەوە ئەمە بزانم ئەمە تا چەند جیاوازتر لەو نەخۆشانێکی زۆر جوانە ئەمە زۆربەی کات بۆ پزیشکانی پێست بە باشی ئاین ناسنەوە مەسەڵەن شوێنێک مووی پێوە نەماوە ئایا ئەمە هەموو حاڵەتەکان دەردەڕەویە نەخێر ئێمە بێت جێی بکەینەوە هەندێک حاڵەت هەیە کە نەخۆشی وەکو کەڕوەکان کە هەندێک نەخۆشی کەڕوو هەیە کە ئاژەڵەوە گوێزرێتەوە مووی پێوە نەماوە باشە کە مووی پێوە نەما بۆی بزانی ئەمە دەردەڕەویە نەخۆشی کەڕووە جیاکەیتەوە ئەمانە تەوان کرێشیان لەگەڵایە سووربنوان لەگەڵایە خورانیان لەگەڵایە بەڵام دەردەڕێوی هیچ خورانێکی لەگەڵان نییە باشە سووربنوویشی وای نییە مەگەر عیلاجت بەکارهێنابێ هەندێک حاڵەتی تریش هەیە موو بەسەر تووشی ئەسڵایی ترە بیت مەسەڵەن ئەسڵایی وراسی نێرینە مووردە و دەورە هەڵەوەرێ هەندێکە زەڵەوەڵا ئەمە دائەسعلە بە تووشی بوو نەخێر ئەمە پزیشکی سپۆری پێست بۆ تەشخیصەکە کە ئەمە دائەسعلە بنیە ئەمە بریتە لە ئەسڵایی وراسی و نەخۆشیی ئەو کەسانەشی کە نەخۆشی دەردەڕێویان هەیە هەستەکەن لە ئاژەڵێکەوە بۆیان گوازراوەتەوە ناتوانن بڵین دیاری بکەن کامە جۆر نەخۆش بەڵێ وەکو عەرزم کردی من بۆ من زۆر مهمە خەڵکەوە بزانێن ناوی دەردەڕێوی ئێمە لە مشکلەکەمانەوەیە بۆ منە دایمەن کەلیماتەکان بە ناخۆشی وەرەگرین ینی ئەڵین دەردەڕێوی یاخود نەخۆشی گەڕی یاخود ئەمانە خەڵک ئەگە پێی بڵێ تووشی دەردەڕێوی بوویت بەلایە عیبە پێی بڵێ تووشی گەڕی بوویت بەلایە عیبە پێی بڵێ تووشی ڕشک و ئەسپێوی بەلایە عیبە
شتێکی وانە دەردەڕێوی وەکو باسم کرد مستەلاحەکە ئەلۆپێشیایە ئەلۆپیکیای گریک واتە لە بە شێوەیەکی مستەلاحی یۆنانی کۆن هەموو طبیەکان مستەلاحی یۆنانی کۆنەکانن زوو لە یۆنانە لە سەردەمی یۆنانی کۆنا بە ئاژەڵێک کە مووی پێوەنەوە پیانەوە ئەلۆپیکیا یاخۆ ئەلۆپێکس پیانوتە دواتە دەردی ڕێوی باشە هەر بە مستەلاحەکە ئەو معنایی هەیە کاتێک کە کەسێکی ژمووی پێوە نامە یان وڵات تۆ لەوە چکانیان نەزانین تەفسیر چییە بۆ یایترەوە لەوە هاتووە بەردەوام بۆ ئەم شتە هیچ پەیوەندی بە حیوانەوە نییە هیچ پەیوەندی بە ڕێویەوە نییە بەس مستەلاحەکەەوە وا هاتووە دەمادەم گەڕاوەتەوە و عەرەبیش پێڵە دا ئەثعلەب واتە دەردی ڕێوی ئیتر خۆشمان بەردەوام ئەو مستەلاحە ینی بەدیلێکی ترمان نییە بەکاری بێنی با ئیتر پێم وابێ هەندێک کەسیش پێوترێت توولەک ئەمەش لە مستەلاحێکی جوانیە چونکە زۆرجار لە ئاژەڵ ئەم حاڵەتەش هەیە لەبەرەوە تۆزێک جیاب کرێتەوە باشە. دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئەو کەسانی چارەسەر بەکار ئەهێنن هەموو کات باس لەوەکەن کە مووەکان زۆر بە بێهێزیەتەوە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە جارێکی تر چارەسەر بەکاربێنن یا خۆت خۆی خودی نەخۆشیەکە وایە و بەرەبەر مووەکانیەتەوە خۆی ئەوکوتم علاجی نەخۆشیەکە بە یەک ڕۆژ دوو ڕۆژ ناکرێت کرێم یاخود قەترە یاخود مەحلول یاخود مەرهەم بەکارهێنیت بە دەرزیش حتا کە بەقوەتر لە ئەوانی تر بەکارێنی لە مانگێک بۆ دوو مانگێک ئەنجام وردو لەسەر دەرێنێ باشە ئەنجا خۆی سەلکی و توانایکی ئەوەی نییە زۆر بەسەرعی ینی کاتێکی تەحدیدی هەیە کەم و دروستکات کاتێ مۆکەش سەر دەرێنێ ڕەنگی تیانە ڕەنگەکەی سپیەکەم جار زەردە بۆ یە کەسەکاڵێ سێرەکە مۆکە دەرهاتووە بەس ئەڵێ وەڵا موم نییە بەڵام ئێمە بینین عادەبادەستی بینین مۆکە وەکو گەنەموویەک وایە زەردە دوای و دۆ دەسەر دەرێنێت و گەورە ئەبێت و لەگەڵیشیە مۆکە ڕەش ئەبێتەوە لەبەرەوە حاڵەتەکە بە ڕۆژ دوڕۆژ چاک نابێت هەر خۆی حاڵەتەکە وایە خاو چاکە بێت هیچ ماوەیەک هەیە کە دابنرێت بۆ ئەوەی کە لەو ماوەیە چارەسەر ببێت یاخود لە دەستی ئەمانیە و خۆی بەپێی خۆی چاکە بە ئەگەر مەناعی جسمت بە عیلاجەکان وردە وردە لەو شوێنەیە کە ئیشی کردووە مەناعەکە ڕێک خەیتەوە لای بەری ئەو وەی شومەیە لابەری لەسەر پێستەکە لە مانگێک بۆ دوو مانگە مۆکە دێتەوە. دکتۆر تا چەند گرنگە و کەسانیم نەخۆشییان هەیە ئاگیان لە خواردن لە خەویان بێت بۆ ئەوەی کە مەناعیان بەرز بێتەوە لەم نەخۆشیە هەر شتێک لە جسمی ئینسانە ببێتە هۆی ئەوەی کەوا کاریگەری لەسەر تەندروستی و دەرونی کەسەکە بەجێ بێڵێت پێویست دەکات ئاگای لە خۆی بێ هەر شتێک وەکو ئەنتی ئۆکسیدەنت ئەنتی ئۆکسیدان واتە دژە ئۆکسانەکان کە ئەمە ئەبێتە هۆی یەکێکە لەوە خانە خراپەکان لە جسمە ئەکوژێت یەکێکە لە ڕێخەری تەندروستی و مەناعی جسمی ئینسان پێویستە وەکو بەکارهێنانی میوە بەکارهێنانی ڕاضە ئەمانە ئەنتی ئۆکسیدەنتن ئەمە زۆر شتێکی باشە بیرمان نەچی ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە بن ئەگەر بێت و حاڵەتەکەی هەر بەردەوام بێ پێویستە هەندێک فەحسی خوددە هەیە بیکات هەندێک فەحسی خوێن هەیە بیکات بۆ ئەوی نەوەک پەیوەندی بۆ حاڵتانە بوو کە بیدایەت باسم کرد ئەگەر ئەوانت ئەکسکلود کرد وتت نەخێر ئەمانەم نییە کەواتە حاڵەتەکە هەر مەناعەکەی جسمی خۆت و هیچ سەبەبێکی تر نییە لە دکتۆر وەکو دوهامین پرسیارم ئامۆژگاری چیە بەو کەسانەی تووشی ئەم نەخۆشیە بوون ئامۆژگارەکەی من گرنگترین شت بۆ خەڵک ئەوەیە بۆ من ئەوەیە کە خەڵک ئیحتیمام ینی زۆر قورسی نەکا لە خۆی بە دوای عیلاجە بگەڕێ عیلاجی هەیە شتێک نییە بێ عیلاج بێت بەڵام قورسی نەکات سەبری هەبێت لەسەر عیلاجەکە هەندێک شت هەیە وەکو باسم کرد ئەگەر پیاوێکە ڕیژ هێڵێتەوە و پڵەیەک پێوێتی ڕیشی بابتاشەوە فەتەیە ئەگەر خانمێکە لە برۆیەتی لە شوێنێکاتی لە خژیاتی دیارە با ڕەنگی بکات ئەو شوێنە کامۆفلژی پێوترێت کامۆفلژ واتە میکیاج کامۆفلژی بکات ئەگەر ئیتر ئەنواع و ئەشکال ڕێگە هەیە بۆ داپۆشینی ئایب و ئارەکان ئەوانە بکە هەتاوەکو مۆکە دێتەوە یعنی ئەوە ناحی دەرونی ئینسانەکە مرتاحەکە کەس لی ناپرسێت چکە لە وڵاتی ئێمە بەداخەوە یعنی خەڵک مەشغوڵە بۆی ترەوە بەردەوام ئەو پێ دەڵێ ئەوە تۆ بۆ وای ئەوە تۆ بۆ قەڵەوی تۆ بۆ زەعیفی تۆ بۆ هەیە جا ئەو شتێکی وات هەبێ ئەو هەموو ڕۆژێ 100 جار کەس لێ پرسێت دەستەکانە خۆش بە سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر شاخەوان محەممەد پسپۆری نەخۆشیەکانی پێست کابەشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم ناوبڕێکی کورت و بەردەوامە بین.
عزیزان لەمیاریە هەوڵەدەین لەگەڵ ئێرۆست کەمامە ماسک قناع دروست بکەین. هەدەف لە دروستکردنی ئەم ماسکە تەنها ئەوەیە کە مناڵەکە هەستکە بەشدارە لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەدەفەکە ئەوە نییە تا چەند ئەم ماسکە ئەتوانێت ئەو ڤایرۆسە گلباتەوە و ئەم ماسکە بەکار ناهێنین بۆ ئەوەی کە پێوەی بچنە دەرەوە، تەنها بۆ ئەوەیە کە مناڵەکە هەستێکی دەسەڵاتی لەلا دروست بێت کە ئەو شتێکی کردووە و دەتوانێت بەشدار بێت بە شتێکی پۆزیتیڤ بەشدار بێت. ئەگەر مناڵەکانت دەستیان کرد بە شەڕکردن یان نەگونجان لەسەر هەر شتێک، ئەتوانین تیشەرتێکی خۆت یان کراسێکی هاوژینەکەت بهێنیت و بکەیتە بەری هەردوو مناڵەکە بەیەکەوە. ئەم یاریە یارمەتی ئەوەدا کە لە جیاتیەوەی بە مناڵەکەت بڵێ دانیشە مەکە فێریانەکەی کە چۆن چۆنی بتوانن بەیەکەوە هەڵسوکەوت بکەن. لە ڕاستی ئەمە بۆ داهاتووی مناڵیش زۆر گرنگە چونکە فێری ئەوە بن کە لە گروپە بەیەکەوە بتوانن هەڵ بکەن. ئەتوانی ئەم یاریە بەکاریش بێنی بۆی بەیەکەوە ژوورەکەیان کۆ بکەنەوە تا فێر بن ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێت تیم وەرکینگ بتوانن بەیەکەوە بیکەن. لە جیاتیەوەی تەنها شتێکی ناخۆش بێت ئەم یاریە شتەکە خۆشەکات، واتە کۆکردنەوەی ژوورەکە و ئەوەش مناڵ تێگا کە بەبێ هاوکاری ناتوانێت زۆر شت بکات. یاری نۆزدە. ئێرۆس پێویستمان بەچێ بێ بۆ ئەم یاریە؟ پێویستمان بە دوو پەرداخی پلاستیکە بێ لەگەڵ تۆپی تەنیس لەگەڵ دوو باڵۆن لەگەڵ چەقۆی ئەم شتانە؟ ئەم شتانە دەمانچەیەکی بچووکی پێ دروستەکەن کە ئەتوانین شانە تەقیب بکەین. بڕواکەم لە دەرلاسێکی خۆمانە چێ بەس بەسێکەین ئێرۆس دروستی بکە و کاتە شەڕەکەمان سێکەن و بدەن کێی باتەوە کێی دۆڕێنێت. اینجا مناڵانە کە چەقۆ بەکارهێنن هەموو جارێت دایکتان لەلابێ نەکو سەدفە دەستان بکەن. بێگومان ئەو بۆ ئەو مناڵانەیە کە هێشتا لەوانەیە نەتوانن خۆیان چەقۆ بەکاربێنن یان ئەوانەی کە گەورەتر بوون بەڵام هەربێ بەسەر پەریشتی دایکیان چەقۆکە بەکاربێن. ئافرین دڵی دادا.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری دووەمماندا باز لە چەمکی بەختەوەریەکەیم زین بەختەوەری چییە و بەکی ئەو تێ کەسی بەختەوەر و چۆن بتوانین بەختەوەری بەدەست بهێنین و لە دەستدانی کەسانی ئازیز و ئەوشتە خۆشەویستانی لە ژیانماندا هەن تا چەند هۆکارم بۆی ڕەشبین بین و هەست بکەین کە ئیتر بەختەوەر نابین. هەر بۆ مەبەستەش بەڕێز گەشاو عەبدولقادر شارەزا لە بواری پەروەردا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامانە. گەشاوخان سڵاو لەوێ بەیانیت باش بێ جلەکانیش زۆر لێ هاتووە. سەرچاوم زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئێوەی بەڕێز. سپاس دەکەین، خۆشحاڵین. گەشاوخان با سەرتا باسێک لە چەمکی بەختەوەری بکەین، زین پێناسێک بۆ بەختەوەری بکەین، زین بەختەوەری چییە؟ بەڵێ بەختەوەری هەر شتێک لە ژیانی ڕۆژانی ئێمە چێژ و خۆشی و لەزەتمان پێ ببەخشێ پێڵێن بەختەوەری. بۆ نمونە ناسر سوبحانی نووسەرێکە ئەڵێت ئەگەر خەفەت نەخۆیت، ئەگەر نەترسیت بە دڵنیایە و بەختەوەرە بیت. بە ئەمە ڕوونکردنەوەیەکی بچووکی بینە. بۆ نمونە ئێمە ئەگەر نەترسین لە داهاتوومان، زۆر جار کچێکە کوڕەیەکە لە داهاتوی ئەترسێ، ئایا شەهادە بەدەزێنێ، ئایا لەگەڵ دایک و باوکێ مێنێتەوە، ئایا زەواجەکە، ئەمانەشتی زۆر زۆر بەسیتم مام ترسێ لە دڵیایەتی. ئەمە یەکێکیان. زۆر جار ئێمە خەفە دەخۆین بۆ ڕابردوومان، ئەڵێن خۆزگە ئەو شتەمان نەکردایە، ئەو شتە وا وایە، ئەو شتەمان بەدەست بێنایە. ئەمانە هەمووی لەو بڕگەیە خۆی بینێتەوانێ، کەواتە ئێمە ئەڵێن بە ڕابردوو لەیادکەین و بۆ داهاتوش نەژین، بەڵکو بۆ ئێستەمان بژین. ئەو بەختەوەریەکی باشمان بدات. گەشاوخان با باسێک لە هۆکارەکانی بەختەوەربوون بکەین. زۆر کەس هەیە تەنها واستەکە لایانی مادی ئەبێتە هۆکارێک بۆ بەختەوەربوونی، ئەمە تا چەند ڕاستە؟ زۆر کەسن لە قەسرا ئەژین، لە قانوی گەورە ئەژین، لە ڤێلا خۆشەکانە ئەژین، هەر نمونەی بەرچاو زین و لە بەردەممانایە ئەو خۆشبەختی نابەخشێ. جاری وا هەیە هێنانەدی مناڵ کە کاتێ زەواجەکەی حەزەکەی مناڵەتە بێ، بەڵام مناڵی زۆر جار سەرچاوی خۆشبەختیەکانمان نییە. طبعا ئەمە شتێکی مطلق نییە. ڕاستە ئێمە تەمە ناکەین هەمومان مناڵمانە بێ، هەمومان خانومانە بێ، هەموو ناوبانگێکی باش و جوانمانە بێ، ئەمانە بەڵام زۆر کاتیش ئەوانە هەر سەرچاوی بەختەوەریەکان نین، چونکە بەختەوەری لە ناخی خۆمانە. دلکارنجی ئەڵێ بەختەوەریەکان لە تەنیش خۆمانەوەیە، خۆمان لە ناخی خۆمانە، ئەبێ خۆمان هەوڵی بۆ بین. بۆ نمونە یەکێک لەسەر ئەوەش زۆر جار ئێمە بۆ نمونەوە عینەکە زۆر جا من بۆی ئەگەڕێم کاتێ سیرەکەم بەسەر سەرمەوەیە، سیرکەیانی بەختەوەریەکانش لە ناخی خۆمانە، بەس هەمومان ناتوانین بیهێنینەدی. گەشاوخان با باسێک لە پلانەکان بکەین بۆ بەختەوەربوون. ئەمە بزانم کە کەسێک ئەتوانێت خۆی ڕابهێنێ یاخود پلانی هەبێت بۆ ئەوەی کە بەختەوەر بێت و ئەو پلانانە چین کە بتوانین بە پێی ڕۆژانی خۆمان بیگونجێنین بۆ ئەوەی کە بتوانین بەختەوەری بەدەست بهێنین. بەڵێ ئێمە ڕۆژانە بەهۆی جەنجاڵی ژیان، بۆهۆی ڕاکڕاکمان، بۆ پێداکردنی بژێوی ژیانمان، بۆی ئەرکوماندووبوونمان لە ماڵە بە تایبەتی ئافرەتان سیرەکەی زۆر زۆری لاکین. پێویستمان بە حەوانەوەی دەرونی و مێشکمان هەیە، پێویستمان بەوە هەیە کاتێک کە بەیانیان هەڵ ئەستین لە خەو بە دڵێکی خۆش و بەختەوەرەوانێ ڕووبکەینە ئیشەکانی ڕۆژانەمان. بەڵام بەداخوانێ زۆر بمان کە لە ناو جێگە هەڵاستین سیرەکەی خەم و خەفەتەکان ئێشتا سەری هەڵا. ئەی کەواتە ئێمە چی بکەین بۆ ئەوەی خۆ ناکرێتەوە دەستە و ئەژنۆدا بنیشیت و چاوەڕێ قەدەر بکەی. ئەبێ ئێمە خۆمان دڵخۆشکەین، خۆمان بەختەوەرکەین. کۆمەڵێک تەکنیکی بەسیتەیە هەموو لە ماڵەکانمانە ئەتوانین ئەو شتانە بکەین. بۆ نمونە یەکەم شکە تۆ چاوکەیتەوە لە ناو جێگەکەت هەڵ ئەستی، پێویست ئەکا دەرگا و پەنجەرەکانی ماڵەکەت بکەیتەوانێ. بۆ تۆ ماوەیەکی زۆرە دادخستووە، ئەگەر زستان، ئەگەر هاوینە، ئەگەر هەرچیەکە سیرەکەی بڕی زۆری دۆمۆکسیدی کاربۆن لە ماڵەکە کۆبۆتەوە کە گازێکە سستی و چالاکی ئەیە بە جەستەمان بە مێشکمان. کەواتە پێویستمان بەچی هەیە؟ هەڵمژینی هەوایەکی پاک هەیە. کەواتە هەر تۆ چەند جوانە ئێستا کە ئەم پەردەیە لابراوە، ئەو مەنزەرەی پشتۆمان شتێکی جوانە، سروشتێکی جوانە. ئەجا لەگەڵ ئەوەشە هاتنە ژوورەوەی ئۆکسجین چیەکە؟ هەموو دەمارەخانەکانی مێشکمان چالاکە کاگە لە ڕۆزانە سێکەوەری بگری، کە ئەمە شتێکی زۆر بەسیتمان کرد بەس لابردنی پەردەکە و کردنەوەی پەنجەرەکە هاتنە ژوورەوەی گازی ئۆکسجین بوو، کردنە دەروی گازی دوانگسید. هەروەکو سیەکانی خۆمان چۆن سیەکانی خۆمان ئاڵوگۆڕ گازەکانەکە تۆ لە ڕێگەی پەنجەرەکە و ئاڵوگۆڕ بە گازەکان کرد. یەکێکە لەو شتانە دانانی ئینجانە و گوڵ لە ماڵە، ئەوە خۆی ئەوەش هەر عینەن بڕگە ئەیە بەدەستەوە. بۆ نمونە ئەو ئۆکسجین
ئەو دیایە ئەو گوڵە ئەو درختێک کە لە ماڵەکەتا هەیە ئەو چی هەڵەمەژێ دۆمۆکسید هەڵەمەژێ ئاینەش ئۆکسجینمان پێبەخشێتەوە کەواتە هەموو سەوزاییەک لە ماڵە چکاری گەری لە سا هەفتا بۆ سەر دڵی مرۆڤەکان هەیە ئێتۆ ئەگەر جەستە باشبی ئەگەر مێشک باشبی کەواتە تۆ لەش ساخی ئەوەژ یەکێکی تر یەکێک کە لەوانەیە هەندێک کەس ئەمەی پێسەیر بێ کە من ئێڵم گۆڕینی ماڵ بەڵام ئێمە مەبەستمان ئەوە نییە تۆ هەموو ڕۆژێ مۆدیلی ماڵەکە گۆڕی ئەوەیان نا مەسەلەن تۆ ئەمڕۆ ژووری میوانەکەت مەجموعەیە تۆحفت هەیە کورسیەکەت لەم لاداناوە ماوەی مانگێکی کە دوو مانگی کە ئەتوانی چی لێ بکەی کورسیەکان بگۆڕی شوێنی تۆحفەکانە بگۆڕی شوێنی تەپڵک و مێزەکانە بگۆڕی ئەمە دەروونێکی خۆش دەیاتێ زۆر شتی بەسیتیشە زۆر ژنکە ئیشەکە هەستەکە ئەمانەی کە کردو بەختەوریەک بەخۆی بینێتەوە دڵخۆشیێک ئەبینێتەوە دوای ئەوە وەکو هەر لە ماڵە ڕەنگی ماڵ زۆر کاریگەری هەیە لەوانەیە زۆرینی ئێستاکە گوێی لە منە معلوماتی هەبێ لەسەر ڕەنگەکان یەکێک لەوانە ڕەساسی زۆر جار کە ئابوو دڵتەنگی بۆ ماڵە هێنێ ئەگەر تۆ ڕەتاقمێکت هەبوو پەردەیەکت هەبوو ڕەساسی بوو مەحاولە بکە بیگۆڕە بە تایبەتی بە ڕەنگە بێجیەکان بە ڕەنگە کاڵەکان بۆ چکەوانە متمانە و خۆشی و هێزیەک بە تۆ ئەبەخشێ چۆن لای ئێماڵێ ئەگەر تۆ ویستت ڕوبڕووی کەسانی بیتەوە کە مستەوان لە خۆت باشترە جارواتەوە چیتە کۆبوونەوەیەکەوە هەستەکەی مستەوات لەوانەیە لەوان باشتر هەبێ ئەڵێ جلی سوور لەبەرکە بۆ جلی سوور چیت ئاهاتێ جەراعەت بەختەوەری ئازایەتی متمانە بەخۆبوون دەهاتێ بەڵێ یەکێکە لەو شتانە هەر لە ماڵە پەردە زۆر جار لای ئێمە بوو بە مۆدێل دایمەن پەردە داهیراوەتەوە یعنی بۆ پەردە دایرێتوانێت تۆ خۆ ئەو نعمەتی یاینەتێت تیشکێکی خۆر وڵاتان تەمەنە ئەکەن تیشکی خۆر دەرکەی خۆیان بەنەبەر تیشکی خۆر بەڵام ئێمە یەتە ماڵەکانمانەوە لە هەبین کە ئەوە کاریگەری نەک هەر جەستی و دەرونی لەسەر لەشی ئێمەیە کاریگەری هەیە لەسەر دەرکەوتنی هەندێک نەخۆشی گەشاوخان کە ئێستا وەرزی بەهارە و پێشتر ئێمە قەدەغی هاتو چۆمان لە بەردەما بوو ئەمە باسێک لەوە بکەین کە ساڵانی تر ئەچوینە سەیرانکردن و چوونە ناو سروش تا چەند کاریگەری هەیە بەڵێ خۆی هەر بینینی سروشتی سەوزایی ئەڵێ سەوزایی زۆر کاریگەری لەسەر نەهێشتنی نەخۆشی دەرونیەکان و ناهێشتن و نەبوونی نەخۆشی دڵای لەسەر لەشی مرۆڤ کاتە ئەوە یەکێک لەوانە گوێبوون لە خوڕی ئەو یان تۆ جاروێ زۆری لاگی کاچتە سەیران هەست ئەەکەی ئەم دنیای هی تۆیە کە گوێل و ئاوا بێ لە تەیر و تور کە گوێت لێ ئەبێ زۆر ئەمانە کاریگەریە لەسەر جەستە ئەبێتە هۆی دەردانی هۆرمۆن حەزەکەم یەک بڕگەی بچووک لەسەر هۆرمۆنەکان بەم لە ڕۆزدانستێکەوە ئێمە بۆچی هەندێکمان چی بۆ دابینکەی چی بێ بکە بۆیەتە دی هەز بە خۆشی ناکە بەڵام هەمانە ئەڵی نیۆڕۆ فڵان خواردنەکەم پێخۆشە ئەڵێ ئەچینە دەرەوە بۆ بازارێک بازار خۆی وەلو بازارکردن لە ڕووی هینوانەیە علمیەوانێ بەڵ ئارامی بە تایبەتی بە ئافرەتان ئەبەخشێ لەو هۆرمۆنانە ئێمە کە لە لەشە هەمانە هۆرمۆنی ئۆکسیتۆسینمان هەیە هۆرمۆنی سیرۆتۆنینمان هەیە بە تایبەتی ئەم دوو هۆرمۆنن بەختەوەری ئەبەخشن بە ئینسانەکان ئەنجا ئەو بڕا ئەگەر بەڕێژ ژێکی سروشتی هەموو هۆرمۆنێک چۆن ئەڵێ شەکرە چۆن ئەڵی لێدانی دڵ ئەگەر ئەو نەبێمە سروشتیە بۆ نمونە ئەو هۆرمۆنانەش ئەگەر ڕێژەیەکی دیاریکرایانەیە لە لەشا بڕێژێت ئەوە ئەو کەسە هەست بە چیەکە بەختەوەری بەڵام کەم و زۆری لەو هۆرمۆنە هەندێکیان هەر وراسیە هەندێک لەو هۆرمۆنی سیرۆتۆنینە کە دەماغ بەرپرسە گەردەکاری پێ ئەکا ئەم دوانە سیرەکەی کەسانی هەموو شتێکی بۆ دابین ئەەکەی ببوورە هەموو شتێکی بۆ تەدی بەڵام هەر سەیرەکە هەست ناکە بەختەوەرە هەز ناکە زۆربەی کەس ئێستا وا بیر ئەکاتەوە ئەگەر هەرچێکی ئەوێ بەدەستیشی ئەهێنە بەڵام خۆشبەخت نابێ هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی ناڵم یەکێک لە سەبەبەکان بوونی ئەم هۆرمۆنەیە ئەم هۆرمۆنە ئەگەر ڕێژی بەخستێکی دیاریکرااو لە لەشا دەردرا ئەوە ئەو کەسە هەستەکە بەختەوەرە ئەمە یەکێکیان یەکێکیان وەکو باسمان کرد ناخی قۆمانە ناخی مرۆڤ زۆر گرنگە کە بڕیار بە دڵخۆشە بەڕاستی کە بڕیار بات دڵخۆشە تۆ پێشەکی بەرنامەکەت بەشتێکی زۆر جان دەست پێ کرد بەڕێزت فەرمووت وتە زۆر جار لە دەستدانی ئازیزانمان لەوانەیە بمان بگەینێتەوەی کە ڕەشبین بین ڕاستە لەوانەیە من خۆمێکێ بم لەوانە لە کاتی کۆچی دوای باوکمە لەوانەیە بڵێم زۆر تەحتیم بووم مام کەسێ دەستی گرتم زۆر هاتمەوە سەر ڕێگە بۆ چکە باشە من لە بیدایەتە خۆشم ئەوە وتم ئەوەی ڕۆی ئەوەی ڕابردوومان ئایا ئەگەڕێتەوە
کەواتە ئەگەر ئێمە بیرکردنەوەکانمان جوانکەین ئەو کاتە ئەو شتانی کە لە دەستیشمان ناوەخۆ ئەگەر بیری لێ بکەینەوە ناگەڕێتەوە من ئازیزێکم لە دەستزاوە ناگەڕێتەوە مهم ئەوەیە هەتا لە ژیانە بووە جوان معاملەم لەگەڵ کردووە خزمەتم کردووە هەموو یەکێک لە ئێمە هەموو یەکێک لە ئێمە باڵندەیە کۆترێکی بچووکە شتێکە تۆ لە ماڵەکە بەخێوەکەی بەسکە دوورەکەی تۆ لە خەفە دەخۆی باو خەفەتەمان کاتی بێ با ئەوە نەبی هەموو ژیانمان داگەشاوخان هەر لەسەر کاتیبوونی ئەو خەفەت و ئەو ماوەی کە تێیدا ئاژیت و هەستەکەی کە ئیتر نابیتە خاوەنی بەختەوەری ئەمە بزانم چی بکەی لەو ماوەیە کە کەسێکی ئازیزت لە دەستەی یاخود شتێک زۆر خۆشت ویستەوە بەدەستت نەهێناوە چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین ژیانی ئاسایی خۆمان دەست پێ بکەین ناومێد بوون زۆر ناخۆشە ئەو پڕی ناخۆشیەکەی ترگەیتە پلی ناومێدی بوون بەڵام هیچ کەسێکیش تا سەر ناومێد نییە هیچ کەسێکیش تا سەر گەشتبین نییە بەڵام من ئەڵێم هەموو یەکێک لە ئێمە ئەتوانی گەشتبین بی ئەتوانی بەختەوەربی چی بکەین بۆ ئەوەی کە لە کاتێکە کە ناومێد دەبین شێوازی ژیانی خۆمان بگۆڕین بەڕاستی تۆ لە کاتێکا وتم لە کاتی لە دەستدانی کەسێکی ناخۆشە چوونە دەرۆکانی شەکەمە لەو کاتەیە چکەی کولتوری ئێمەوە لەو کاتانە جلی ڕژ لەبەرەکە لەو کاتانەیە گەڕانەکەمە بێ تەنانەت جاران گوێگرتن لە تەلەڤیزیۆن و سێکردنی تەلەڤیزیۆنیش نەبوو بەڵام خۆشبەختانە ئێستا تۆ هەر لە ماڵەکەی خۆتە مۆبایلەکەت پێیە کە یوتیوبەکەی تۆ ئەنواع شتی خۆشی تێ هەیە ئەنواع کەواتە یەکێک لە شێوازەکانی ژیانی خۆت گۆڕی بەچی مرتاحی هەموو یەکێک لە ئێمە ئەزانین بەچی مرتاحە ئەگەر بەوە مرتاحی سەیری فیلمێکی کۆمیدی بکەیت سەیری لەقتاتی کامێرای شاراوە تۆ کامێرای شاراوەی وڵاتی خۆمان کەمتر مام سەیری ئەو وڵاتانە بکە بڕوا بێ کام کاتی کە زۆر زۆر دڵت تەنگە کە سەیری ئەوکەی زۆر زۆر دڵخۆشە بی کەواتە ژیانی خۆت گۆڕی بەمە هەمانە حەز بە خوێندنەوەکە هەمانە حەز بە نووسینەکە هەمانە گوێگرتن لە مۆسیقا ئەمانە هەمووی ئەو ڕێگەیانن کە تۆ بەختەوەرکە هەر لە ماڵی شەوەیت نەشتویتەتە دەرەوە خۆش ئاڕاز نەکردووە هیچ ش نەکردو و بەختەوەریەکیش بەدەستێناوە گەشاوخان باس لە بوونی خێزان بکەین خێزان تا چەند کاریگەری هەیە لەمڕۆ ئایا ئەگەر خێزانەکە خۆیان کەسێک بن کە کەسانێکی تیا بێت نابەختەوەر بن و بەڕەشببینی بیر بکەنەوە کاریگەری هەیە لەسەر کەسی دواتر کە تووشی ڕەشببینی ئەبێت و هەستەکە ئیتر بەختەوەری بەدەست ناهێنێ ڕاستە پرسیارێکی زۆر جوانە ئێمە هەر یەکێک لە خێزانەکانمانە هەموو پەروەردەی خێزانین بڵێ مناڵەکانمان پەروەردەی و دایک و باوکەیە مام سیرێکی بیرکردنەوەی من لەگەڵ براکەم لەگە خوشکەکەم لەگەڵ ئەویکیانە جیاوازە کەواتە بیرکردنەوەکانمانە وامان لێ کات کە بەختەوەر بین یا بەختەوەر نەبین بەڵام ئایا کاریگەری دایک و باوک لەسەر ئێمە یا من کە وەکو دایکە کاریگەریم هەیە یا باوکیان کاریگەری هەیە لەسەر مناڵەکانمان بێگومان ئەڵێ تۆ لەگەڵ کەسێکی قسە خۆشە بژی هەموو کاتێ پێەکەنی بام لەگەڵ کەسێکی دڵتەنگا بژی وە کۆبیرەکەی تۆ دڵتەنگەبی ڕەشببی نەبی کەواتە بەڵێ کاریگەری هەیە بۆیە دایکان و باوکان هەمیشە بەدەمژیانەوە پێ بکەنن چکەیانی قاقا دەردی بێدەرمانی دەردی دەرمانی هەموو بێدەرمانیەکە یعنی ئیترۆ قاقا پێکەنین ئەوە هیچ ئینکارێکی لێ ناکرێ کەواتە تۆ ئەگەر لەگەڵ کەسێکی گەشت ڕەشببی نابژی لە ماڵەکەیە ئەروەڵا تۆش دایمەوە کۆبیرەکەیتەوە کە ئەبێکەواتە کاریگەری باشمانە بێ لەسەر یەکتر بۆهۆی مناڵەکانمان هەست بە بەختەوەری بکەن گەشاوخان لە ڕووی پەروەردەی و تا چەند کار لەسەر ئەمە کراوە گەزانین منداڵان تەمەنێکی هەستیاری تەمەنیانەوە و بێگومان پێویستە هەموو کات چاومان لیان بێت ئەمە بزانم لە ڕووی پەروەردەی تا چەند کار بۆ ئەو کراوە منداڵەکانمان هەر لە منداڵیەوە بۆ شێوەیە بەخێو بکەین و پەروەردەیان بکەین بۆ ئەوەی کە لە داهاتوودا کەسێکی بەختەوەریان لێ دەربچێت بەڵێ خۆشبەختانە ئێستا ئیش لەسەرەوە کراوە تقریبەن ئەگەر بەراوردی تەمەنی تۆ یا تەمەنی پێشتر کە من پێشتر تۆم لەوانەیە لە کاتیم هەیە ئەو شتانە کەمتر بووێ تووڕە بوون زیاتر بووە چ لە ڕووی پەروەردەکردنی لە دایک و باوکەوە لەلایەن مامۆستاکانەوە بەس ئێستا تۆ مناڵێ لە 4 ساڵ لە 5 ساڵ ئەخریتە باخچەیەک بە مۆسیقا و بە مراسمێکی زۆر جوان پێشوازی لەو مناڵە ئەکرێ یعنی بەڕاستی ئەو مناڵە هەستەکە ئەمە شوێنێکی خۆشە جێگەی خۆی دۆزێتەوە لەیە بەڵام جاران کە ئێمە چوینە مەکتەب هەر لە یەکەم ڕۆژوانێ دارێکی گەورەمان بەدەست مامۆستاکانمانەوە ئەبینی تووڕەبوونێکی زیە مامۆستایەکی بەتەمەن سیرمانە کرد ئەو شوێنەمان لێ بوو بە سجن نەک بە قوتابخانە و شوێنی پەروەردەکردن کەواتە ئێستا بەشی وەرزش هەیە تیا بەشی مۆسیقا هەیە بەشێک هەیە کە نانەخۆن تیا لە باخچەکانە یعنی زۆر خۆشە تۆ ئەم بەشە مناڵەکە هەم بەشەکان ئەناسێ لە هەر شوێنێک و بەختەوەری خۆی ئەدۆزێتەوە سیرێکە زۆر یاری هەیە لەوانەیە لە ماڵوانی و هەرچەند ئێستا تقریبەن دایک و باوک یاریەکان بۆ مناڵەکان دابینەکەن زۆر یاری هەبووە لە ماڵەکانە بەدەست نەهاتووە مام سیرەکەی لەویانە لە ناو باخچەکە
هەموو شتێکی بۆ هاتۆتە دی هەموو شتی بووی مسۆگەرە کەواتە ئەم مناڵە چاوی بە دنیایەکی خۆشتر و باشتر کردوتەوە بێگومان خۆشبەختی ئەبینێتەوە تایە. گەشاوخان با باسێک لەوە بکەین کەسێک هەیە وەک باسمان کرد شتێک لە ژیانی لەدەست ئیتر ناچێتەوە سەر ڕێگاکی پێشتری وا هەستەکە ئیتر کە تەواو ئەو شتی لەدەست ها ئیتر ژیانی کۆتایی پێ هاتووە چیت هەیە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ طبعاً زەبری دەرونی بۆ کەسانە ئەستێکی زۆر ناخۆش لەسەر کەسایەتی و دەرونی کەسەکان بەجێ هێڵێ تووشی ئەوە ئەبن کە ئیتر وە ئەزان کۆتایی دنیاە بەڵام هەموو خاڵێک دەستپێکی هەیە و کۆتایی هەیە کەواتە مادەم ئێمە ئەزانین چۆن ئەزانی کە شەو داهات بەڵام چاوەڕێکی ڕۆژ بە دوای داهاتنیشەوە چی دەست پێ ئەکاتەوە هەڵاتنی ڕۆژ کەواتە دائیمەن ئەمە بکەین بەڕێڕەوەی بۆ ژیانمان ئەڵێن دوای ئاوابوون ڕۆژ ئاوابوون بەڵام لە دوایوانی ئێمە ڕووناکێکی خۆش دەبینینەوانێ کەواتە هەموو کەسێ با بیر باتوانێت کە کۆتایی ژیان نییە با هەڵوێستی خۆی بیرکردنەوەی خۆی گۆڕەیەکێک لەو تەکنیکانە کە لە کۆتایی بەرنامەکە ئینشەڵا باسیەکەم ئەوەیە کەسەکان چی بکەن بڕیار بن قەناعەت بێنن بە ژیان خۆیان هەڵوێستی خۆیان بگۆڕن ئەمانە زۆر کاریگەری لەسەر ژیانی تاکەکە بێ. ئێگە شاوخان باسێک لە سوود وەرگرتن لە ئەزمموی کەسانی دەوروبەرمان گەزانی لە وەکو بەڕێزت باست کرد لە پێشتر کۆمەڵە کەسی بە ئەزممون ژیاون لە ئێستاشدا بێگومان کەسی سەرکەوتومان هەیە زۆر ئەمە بزانام تا چەند گرنگە ئێمە چاو لەوان بکەین بۆ بتوانین بەختەوەری بەدەست بهێنین. بەڵێ زۆر تەواوە زۆر جار ئێمە معجیبە بین لە ژیانی تەلەبایەتیمانەوە بە ئێستا شۆکە من خۆم مامۆستام لەوانەیە نیوەی پۆلەکە ڕقی لێن بێ نیوەشی زۆری من خۆش بوێ ئەو ڕێڕەوەی من بگرێتە سەر من زۆر پێم خۆش بوو نامەوە لەوە باسی خۆم بکەم چکە من مامۆستایکی ئاساییم بەڵام ڕۆژێکیان یەک تەلەبەی خۆم کە دەرسم پێوت بوو لەوانەیە ئێستا گوێی لێم بێ بزانێت کە خۆیەتی وتی مامۆستا ئەو ڕێڕەوەی تۆ گرتوتە لە ژیان تا ئەو سەرکەوتنەوەی تۆ وەکو وانەوتنەوە نەک دەروی ژیانمنا وتی حەزەکەم ئەو ڕێڕەوەی تۆ بگرمە بەر زۆر پێم خۆش بوو منیش دائیمەن ئێستا سێری ئەو کەسانە ئەکەم ئەو کەسە ناودارانە کە ئەوەی کە خۆم لە دڵمایە لە ساڵانی داهاتوە بیهێنمەدی ڕێڕەوی ئەوان دایمەن ئەو کتێبانەی ئەوانە خوێنمانێ کەواتە بۆ لەوانەیە ئەو بە مودێکی زۆر بە شکست و بە کەوتنێکی زۆر ئەوی هێنابێتە دی بام کە ئێمە سوودمان لە تەجروبەی ئەو وەرگرت ئەو شتەی بوو ئەو نەبوو ئەو شتی بوو ئەو نهاتە دی لەو کاتەیە ئێمە مادەم سوودمان لەو تەجروبەی ئەو وەرگرتووە کەواتە ئێمە زووتر بەدەستی شێنی کەواتە ئێمە بەڵێ ئەتوانین ڕێڕەوی ئەوان وەرگین دیلکارنجی لە کتێبەکانیان زۆر ئیشارەت بەوە ئەیە ئەڵێ ئەگەر تاک حەوت شت بکە لە ژیانیا زۆر بە ئاسانی بەختەوەری ئەهێنێ زۆر بە خێرایی ئیشارەتی پێم ئەو حەوشتا یەکێکیان ڕۆژانە ئاو خواردنەوە کە ئێمە وەکو پێویستی ئاو خۆینەوە کەی توانیمان بۆ ئەجا پەنابێنە بەر ئاو خواردنەوە بامنە تۆڕ لەشت پێویستێتی چونکە ئێمە شلەی لەشمان ئیش بۆ ئێمە ئەکات و خواردن و ئۆکسجین ئەگەێنێ بە خانۆشانەکانمان کەواتە پێویستەکە چی بکەین بەلایانی کەمەوە ڕۆژانە هەش پەرداق ئاو بخۆینەوە کە ئەمە هەرە هیچمان نەکردووە ئەمە یەکێکیان وەکو ئیشارتم پیا لە بیدایەتی بەرنامەکەیە تێشکی خۆر خۆدانە بەر تێشکی خۆر بام خۆدانە بەر تێشکی خۆرەوە لە ئێستا بووە تا تقریبەن دیاردەیە خەڵک ئەیکات کەی ئێمە خۆمان بینە بەر تێشکی ئایا لە دوانزەی ڕۆیان نە پێشتیش لەوانەیە دکتۆرەکان قسەیان کردبێ لەسەری خۆدانە بەر تیشکە خۆر کاتی هەیە وە شوێنی هەیە بۆ نمونە بەیانیان تا نزیک سعاتدا یعنی پێش ئەو کاتە خۆ ئەگەر باشتر لە ساعت 7 بێ و ئێوارانج لە 2 ساعت 5 تیشکی خۆر لێت بە بڕوا بێمە زۆر کاریگەری لەسەر نەفسیەت هەیە زۆر هەست بە حەوانەوەیکی چاگەکەی و لە ڕووی ئێسکە نەرمەشەوە دوورەبی لەوەش کە وەکوێنی کاتە جستەشە تاوابێ ئەمە دووشتیان یەکێکی کە لەو شتانە خواردنی دروست خۆین ئێمە بەڕاستی خواردنی دروست زۆر زەرورە ئێمە بە تایبەتی ئێرە خۆمان سلەیمانی زۆر گرنگی بە خواردنە چەور و زۆرەکان ئەین یعنی بە بڕەکەی ئەین نەک بە بەهاکەی خۆی بەهای خۆراکیەکان زۆر گرنگە ئێمە گرنگی پێبین یەکێک لەو شتانە کە زۆر بەسیتە خورما ئەسڵان یعنی تۆ هەرسی کەوانی کە بە ڕۆژۆ بن ئێواران بە دەنکە خورمایەک ئەتوانن بیشکێنن کە ئێستا ڕەمەزان نزیک بۆتوانێت ئێمە خواردن زۆر گرنگە بۆ ئەڵێ خواردنی دەنکە خورمایەک نەک وزەی نەهین نەرێنی لە لەشتا ناهێڵێ بەڵکو ئەرێنیش بەنی خۆشبەختێکە بۆیێنێ کەواتە خواردنی خورما زۆر ئاسانە یا لە بەیانیان لە نان خواردنە کە لای ئێمە نییە بەڵام سەیری ئەجنەبیەکان کە کاتی سەرمێزی بەیانیان ئەڕازێنەوانێ
شربەتی پرتەقاڵ شربەت ئەنجا ئەگەر شربەتی پرتەقاڵی فرێژ بێت وەگەر سارد بێ ئەوە بە دڵنیایوانە بەختەوەریەکانمان بۆ هێنێ یەکی کلەوانە ئەو کووتمان ئەڵێ لە ئێستاە بژی ئەوە زۆر گرنگە قەت ئێمە بابی لە ڕابردوومان نەکەینەوە چکە ڕابردووی هەموو یەکێکمان شتی خۆشیشی تایە و ناخۆشیشتیایە خۆی ناخۆشیەکان با لە یادکەین بەڵام خۆشیەکانیش پێویستمان پێێتی کە بیری لێ بکەینەوە یەکی کلەوانە خەوی تەواو پێویستە یعنی خەو یەکێکە لەوانەی کە بەختەوەری بۆ ئینسانەکان دروستەکە گەشتبینمانەکە خۆشبەختمانەکە لەر سڵابمانەکە ئێمە ئەگەر لە کاتی خەوەکان سیرکەین ئەیژەر لە ڕۆزانستیەکەەوە باسی خەو بکەین زوو نووسن لەگەڵ زوو هەستان ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەختەوەری بۆ ئێمە ئاهێنێ بۆ نمونە سێری ژنە پیرەکانی جاران کە سەبەتەمەنەکان لە پیا و لە ژن کە ئیتبان ئیشایەوە یەکسەر چیان لێ کردووە یەکسەر خەوتون سێرکی بام لە بەیانی زوو خەبەریان هاتووە مامۆرەسی گەنجەکانی ئێستای خۆمان بکە هەمانە سا 6 بەیانی ئەنوێ بە ئازایەتی و دایکی باسیەکە یا بە ئازایەتی خۆی باسکاڵێم شەو نەنووسم بە دیار ئامێرێکەوە دانیشتە خۆ ئەزانێ ئەو ئامێرە چی پێ ئەکا چۆن تەعاملی لەگەڵەکە کەواتە ئێمە باخەوەکانمان ڕێخین بۆ باسی خەوەکەمە هۆرمۆنێکمان هەیە پێوتێ هۆرمۆنی میلاتۆنین ئەم هۆرمۆنە لە تاریکیە دەرەدرێ کاتەکانی خەوکەیە ئێمە کامەمان ئێستا کاڵی زوو ئەنوێ بەخۆشمە بەحسا منەوەم زوو ئەنوم ئەڵێم 11 بۆ 11 ئەنوم لە سەعانەوە ئەم هۆرمۆنە دەسەکا بە دەردان بە زۆری تاکو 3 بەیانی لە دوای ئەو وردە و دەخستیم هۆرمۆنە چی لێدا ئاوازێ بۆیە زۆرمان هەتا ئەو کەسانی کە شەو خەفەرن کە بە ڕۆژ لەبەرەوەی ئەنون بە شەو نانون دایمەن هەستکەن لە شیان قورسە بەختەوەریان کەمترە ماندووبوون بەخۆیانەوە بنەوە دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز گەشا عەبدولقادر شارەزا لە ئابواری پەروەردا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ عەزیزانم وەکوتمان لە تەوەری سێمماندا باس لە کارێک ئەکەین چالێنجێک لەلایەن کۆمەڵێک میکەپ ئارتیستەوە ئەنجام دراوە ئێمە ئەمڕۆ باز لەو ڤیدۆیە ئەکەین بزانین ئەم ڤیدۆیە چییە و چەند کەس بەشداریان تێکردووە لە چەند وڵاتی جیاجیاوە بەشداریان لەم چالێنجەدا کردووە و باسێک لە ئەزمموی میکەپ ئارتیستی ئەکەین بزانین کە ئەو خانووی کە لەگەڵمانە ئەبێت ئەزمونونەکەی بۆکی ئەگەڕێتەوە و کاری داهاتووتری چییە هەر بۆ مەبەستەش بەڕێز هەنگاو ڕەسوڵ میکەپ ئارتیست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێسکایپەوە لە وڵاتی سویدۆ لەگەڵمانە هەنگاو خان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە سەرتا باسێک لەم چالێنجە بکەین بزانین ئەم چالێنجە لە چی پێک هاتووە هەنگاو خان گوێت لێمە بەڕێزم باسم لەوە کرد کە ئەم هینە چۆن ئەم چالێنجە چۆن ئەنجام دراوە و ئێوە کارتان چۆن بۆ ئەم چالێنجە کردووە لە هەمان کاتیدا چەند کەس بەشداری لەم چالێنجەدا کردووە بەیانی هەموو کوردێک باش ئێمە 13 خانمی میکەپ ئارتیست بووین کە بەشداریمان کرد لەو چالێنجە فکرەکەمان لە ڤیدیۆیەکی ئەفغانیەوە وەرگرت کە بەڵێ گوێم لێتە هەنگاو خان گوێم لێتە بەڵێ فکرەکەمان لە ڤیدیۆیەکی ئەفغانیەوە کە هەندێک میکەپ ئارتیستی ئەفغانی بوون کردبوویان فکرەکەمان لەوە وەرگرت یەکێک لە میکەپ ئارتیستەکان داوای لە هەمووان کرد کە بەشدار بین لەو چالێنجە بە جلی کوردی و بە گۆرانی کوردیەوە بە خۆشحاڵیەوە هەمومان ڕازی بووین لەسەر ئەوە و کارەکەمان لە ماوەی 2 ڕۆژ ئەنجامدا بەڵێ هەنگاو خانەوێت باسێک لەوە بکەین کە لە چەند وڵاتی جیاجیاوە میکەپ ئارتیستەکان بەشداریان لەم چالێنجەدا کردووە بەڵێ
لە سێچەر وڵاتی جیاجیاوە بەشداریان تێدا کرد بوو ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و زۆربەی زۆرمان لە سوید بووین و این نرویج و دانیمارکیشی تێدا بوو. بەڵێ ئەمێ باسێک لۆ بکەین کە ڤیدۆکە لە چی پێک هاتووە و ئێوە ئامانجتان چی بۆ لەکردنی ئەم ڤیدۆیە؟ بەڵێ ئامانجی ئێمە ئەوە بوو کە خەڵک ئێستا لە ماڵەوەیە و کەرەنتینە و ناتوانن بڕۆنە دەرەوە ویستمان شتێک بکەین کە هەمووان چێژ ببینن لە ڤیدیۆیەک هەم لە سوورەکەی و هەم بە گۆرانی کوردیەوە. بەڵێ ئەمێ بزانم کە کاردانەوەی خەڵکی چۆن بوو بۆ ئەم ڤیدۆیە چۆن ناو خەڵک ئەم ڤیدۆیە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو دەستخۆشی زۆرمان لێکرا لە زۆربەی کەناڵەکانیش باس کرا و پێشاندرا بە خۆشحاڵیەوە زۆر باش ڕۆی. بەڵێ ئەمێ بزانم کە کۆنتاکتی ئێوە لەگەڵ مەیکەپ ئارتیستەکانی تر چۆن بوو چۆن هەوڵتاندا ئەم ڤیدۆیە دروستکەن و بیرۆکەکەی لە چیەوە سەرچاوی گرت؟ بەڵێ وەک باسم کرد یەکێک لە ڕەفیقەکانمان یەکێک لە مەیکەپ ئارتیستەکان گروپێکی دانا لە ڕێگەی ئینستاگرامەوە هەموو مەیکەپ ئارتیستەکانی کۆکردەوە و لەوێوە بە ڕێی مەسجەوە قسەمان کرد و ڕازی بووین لەسەر شتەی کە بیکەین بە دلی کوردیەوە و بە گۆرانی کوردیەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێت هەنگاو خانەگەڕێم وە لای بەڕێزت بابێکەوە ڤیدۆکە ببین و دواتر بەردەوام ببین. بەڵێ هەولێر و سلەیمانی جوانە هەنگەکانی هەڵپەڕکە هیچ گوێنەدی بگا بە کوردستانی سێپەی و چەپی و گەڕیار سەر چۆکی کرماشانی عەفرین و زاخ و دۆخشایە شەمێڕانی بۆکان و مەهابادی جوانە هەڵپەڕکەکانی سۆنەوەی لامۆبانە هەڵپەڕکەی مەریوانی کەرکووک و کوردەکانی سەر چۆکی گەرمیانی هەڵپەڕکە هیچ گوێنەدی بگا بە کوردستانی جوانی هیچ پێم نەدی بگا بە کچی کوردستانی سەر چۆپی چۆپیەکە گەڕی دەورایی وەشێنە سەر چۆپی لەگەڵ تۆ مەشایەکە بەهەژێنە 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 بادیران شال و شافە گرێدان ملانێ و شامیرانێ داوەت و شای گێران ئاگرێ و ئامێدی ئاجوان دەنگ بێژا گۆچ ستران پێی بوو ئاواز بابلەکانێ سپور چاکرێ دیلە سەرگ و بەندگەرمە یاڵ دەستی زەندگ نەرمە هەچی گوتێ دەسمانێ گوتەرەدیت هەرەش دەرمە تو دلالی استر پاچیا سورم دلار دلار استر پاچیا سورم دلار تو دلالی بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەنگاو خان کارێکی زۆر جوان بوو دەستخۆشیتان لێکەین ئەمێ بزانم کە هیچ مەیکەپ ئارتیستێک لە کوردستانەوە بەشداری کردووە لەم ڤیدۆیەدا؟ زۆر سپاس بۆ بەڕێستان نا بەداخەوە هیچ لە مەیکەپ ئارتیستەکانی کوردستان بەشدار نەبوون لەگەڵمان لەو ڤیدیۆ کلیپە بەس
ئیشاڵە لە کارەکانی داهاتوومان ئەوانش لەگەڵمان دەبن. بەڵێ هەنگاو خانمێ باسێک لەو بکەین کار و پرۆژەی داهاتووتان چییە لەگەڵ مەیکەپ ئارتیستەکانی تر هەوڵتان داوە کە ڤیددیۆیەکی تری لەم شێوەیە بکەنەوانێ؟ بەڵێ هەوڵمان داوە ئێستا شتێککە لە پرۆژەماندایە کە بیکەین بەس بە هەمان شێوە نییە بە جلی کوردی و بەڵام بە گۆرانی کوردیەوە بەڵام بە جلی کوردیەوە نییە ئیشاڵڵا لە داهاتۆکی زوودا دەیکەین. بەڵێ هەنگاو خان ئەگەڕێم وەلای بەڕێزت ئێستاش پامنێرمان تەها بە شێوکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانەیە تەها سڵاو لەبێ بەیانیت باش بێت ئەمە بزان زانیارەکان لای تۆچین. بەڵێ باینتان باش زۆر سپاس دیارە سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو پەتایەکە چەند مانگەکە جیهان و ناوچەکە و هەرێمی کوردستانیشی کردوێتەوە دیارە لە سنووری پارێزگای هەولێر وەکو بە تەندروستی و هەروە بەڕێوەبەراتی فەرمانگەی تەندروستی هەولێر ئاماژە بۆ دەکات ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ژمارەی چاکبوونەوەی کۆڕۆنا زیاد دەکات و تەنها لە 2 ساعتی ڕابردوو 6 حالەتی تر چاکبوونەوە و ڕێژەی هەروەها کەرەنتینەش بەرەو کۆتایی دەڕوات بۆیە ئاماژەکان پێمان دەڵێن کە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بەرەو کۆتایی دەچێت هەرچەندە تاکو ئێستا تاکو 23 مانگ قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بەردەوامە بەڵام ئەوەی ئێستا دەبیندرێ یاخود هەوڵاتیان داوای دەکەن زیاتر کردنەوەی بازار و دوکان و شوێنی کاریانە کە ماوەی زیاتر لە مانجێکە لە ژوورەوەن و لە ماوەی ڕابردوو چەندین خۆپشاندان و گربوونەوەی ناڕزایی ئەنجام داوە بۆ کردنەوەی شوێنەکانیان ئەوان پێیان وایە کە مەترسیەکان تا ڕادەیە کەم بوویتەوە بۆیە داوا دەکەن بازارەکانیان بکرێتەوە بەتایبەتی دوێنێکە چەندین گربوونەوەی ناڕزایی بەڕێوە چوو و لەمە ژوای کرد کە بەرپرسانی شاری هەولێر بێتە سەرخەت کە بڕیار بدەن کە لە سەڕۆژی داهاتوو هەردوو سناعی جنوبی شیمالی ناوتواتە ناوچەی پیشەسازی جنوبی شیمالی لە هەولێر بکرێتەوە بەڵام بڕێ شوێنی تەندروستی و ئەو ڕێشوێنانی کە بۆیان دانراوە پێویستە جێبەجێ بکەن و دیارە جگە لەوانیش لە ماوەی چەند ڕۆژی داهاتووش بڕیار لەسەر شوێنەکانی تریش دەدرێت بەتایبەتی دوای تەوابوونی قەدەغەی هاتوچۆ کە تا 23 مانگ درێژ کراوەتەوە و هەموو ئەوانە دەوەستێتەوە سەر راپۆرتی وەزارەتی تەندروستی ئایا تا چەند ئاماژە بە مەترسیەکان دەکات و بەڵام بەگشتی دیارە لە سنووری هەولێر زیاتر لە 168 کەس توش بوون ئێستا زیاتر لەو نیوەیە چاک بوونەوە و هەروەها ڕێژەی کەرەنتینە یاخود ئەوانەی کە کەرەنتینە کراون تا ڕادەیەک ژمارەیان زۆر کەم بووتەوە بۆیە ژمارەی توشبوون ڕانەگەیەندراوە لە ماوەی 2 ساعتی ڕابردوو یاخود لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو هیچ ژمارەیەکی تازە تۆمار نەکراوە لە کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر هەموو ئاماژانە پێمان دەڵێن کە بارودۆخە بەرەو ئاسایی بوونەوە تا ڕادەیەک دەڕوات و لەگەڵەوەش کە بەرپرسانی تەندروستی بازەوە دەکەن کە مەترسیەکان هەر هەیە و ئەوان چاوەڕوان دەکەن کە لە ڕۆژانی داهاتوو ڕێژەی توشبوون یاخود بڵاوبوونەوەی پەتاکە لە چ ئاستەیەکدایە بەتایبەتی سەیری جیهان و دەوروبەریش دەکەن کە بۆ شێوەی کەم نەبووتەوە لە جیهان و دەوروبەرکە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بۆیە چاوەڕوان دەکرێت کە لە ڕۆژانی داهاتوو بەتایبەتی لەم لە کۆتایی ئەم هەفتەیە جارێشتر ئەنجومەنی وەزیران و بەرپرسان کۆبوونەوە بۆی بڕیار لەسەر درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ یاخودکردنەوەی شوێنە گشتەکان دەکە داواکاری زۆربەی خەڵکیە کە پێیان وایە لەو ماوەیە زەرەوی زۆریان کردێ و پێیان وایە کە دەبێت بڕیارێکی تازە بدرێت ئەوە چەند زانیارێک بۆ پرسیارێکتان دەبێت. بەڵێ سپاس بۆ پامنێرمان تەها کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەنگاو خانەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمێ باسێک لەومان بۆ بکەی کە تا چەند گرنگە ئەم چالێنجانە لەو حاڵەتانی کە بەسەر جیهان دادێت و تا چەند گرنگە کە ئەم جۆرە چالێنجانە هەبێت. بەڵێ بەڕاستی گرنگە مەیکەپ ئارتیستەکان هونەریەکان هەمویان لە ئێستادا شتی بەشیان هەبی بۆ خەڵک لەبەرەوەی هەموو خەڵک لە ماڵەوەیە ناتوانن بڕۆنە دەرەوە شتێک هەبی کە لە ماڵەوە تەماشای بکەن و چێژی لێ ببینن زۆر باش دەبێت. بەڵێ هەنگاو خانمێ باسێک لە ئەزمموی بەڕێزت بکەم بزانم کە لەکەیەکە وەکو مەیکەپ ئارتیستێک کار دەکەیت. بەڵێ من ماوەیەکی زۆرە وەک مەیکەپ ئارتیست کار دەکەم بەس بە شێوەیەکی گشتی کە چوو بمە ناو کارەکەی مدەی ساڵک بۆ ساڵ و نیوەک دەبێ من کاری مەیکەپ ئارتیستی دەکەم لە هەمان کاتدا کاری فیلەر و جوانکاری بەعام دەکەم. بەڵێ
هەنگاوخان باسێک لەو بکەین کە لەم ماوەیەدا گەڕاویتەوە بۆ کوردستان ئایا لە کوردستان کاری میکەپ ئارتیستی چۆن ئەبینیت؟ بەڵێ من ماوەی 2 ساڵە نەگەڕاومەتەوە کوردستان بەڵام بە شێوەیەکی زۆر پێشکەوتو ئێستاش کاری میکەپ لە کوردستان دەکرێت و میکەپ ئارتیستەکان بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵ و جوان کارەکان دەکەن. بەڵێ هەنگاوخان ئەو کەلوپەلانەی پێویستن بۆ میکەپ ئارتیستێک ئایا لە کوردستانیش هەمان ئەو کەلوپەلانە هەیە یاخود لە وڵاتی سوید جیاوازترە؟ بەڵێ لە کوردستان تۆزێک زەحمەتترە کەلوپەری ئۆرجیناڵ ببینیەوە کەلوپەلەکان زیاتر لە ئەوروپا ینی دڵنیەی لە شتەکە کە ئەوە ئۆرجیناڵە و دەتوانی 100% بۆ کەسی بەرامبەریان بۆ خۆت بەکاری بێنی لە کوردستان تۆزێک زەحمەتترە. بەڵێ هەنگاوخان تا چەند گرنگە خول بۆ کەسانی ئەوانی کە ئارایشگاکان ئەکەنەوە خولیان بۆ بکرێتەوە لەلایەن کەسانێکی وەکوتەوە بۆ ئەوەی بتوانن کە پەرە بە بوارەکەیان بدەن؟ بەڵێ 100% زۆر باشە و زۆر باشش دەبی ئیشاڵا لە داهاتوودا ئەگەر شتی وامان هەبێ لە پرۆژەمدای ئیشاڵا کە هاتمەوە کوردستان سنتری جوانکاری دابنێم ئیشاڵا هەر کەسێک حەزی لێبوو دەتوانێت بێ لای من خول ببینێ و فێرە شتێک بی لە من کە ئەمن زیاتر لەوان بزانم. بۆ هیواین هەنگاوخان با باسێک لەوە بکەین کە بەڕێزت وەکوتت کاری بۆتۆکس و فیلەریش ئەەکەم بزانم کە لە وڵاتی سوید تا چەند جیاوازی هەیە لە کوردستان ئایا خەڵک هەیە لەوێ کە خەڵکی سوید بێت و ئەم فیلەر و بۆتۆکس بکات؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی هەموو قەوم و چین و توێژەکان دەیکەن بەڵام هی خۆمان زیاترە بڵێن کورد و عەرەب و ئەوانە زیاتر دەیکەن بەس بە شێوەیەکی گشتی سویدی و ئەوروپی و ئەوانەش هەموو دەیکەن. بەڵێ هۆکاری بەربڵاوی فیلەر و بۆتۆکس کە لە هەرێمی کوردستان ئەکرێ بۆچی ئەگەڕێنیتەوە؟ طبعا زۆربەی لە زۆری دکتۆرەکان و شارەزاکان زۆر بە باشی و بەڕێکی دەیکەن بەڵام هەندێکیان کە مەسج بۆ من دەنێڵن لە کەسەکان مەسجەکان زۆر بە خراپی بۆیان کراوە زۆر بە ناشرنی بۆیان کراوە بەڕاستی زۆر جێگای داخە کە ئەو شتە هەیە ئیوا هەیە لە ماڵەوە ئیشەکە دەکا کە هیچ شەهادەک شتەکی نییە بەس تەنها خۆی فێرە ئیشەکە کردی و لە ماڵەوە بۆ خەڵک دەکا بەڕاستی شتێکی کارێکی باش ناکەن کە ئەوە دەکەن. خانەوێ بزانم تا چەند گرنگ ئەو کەسە ئەکادیمی بێت لە ڕووی ئەوەی کە فیلەر و بۆتۆکس ئەکات بۆ خەڵکی وەگەزانین ئێستا لە زۆربەی ئارایشگاکانیش ئەکرێت. بەڵێ زۆر گرنگە کورسێکت تەواو کرد بێ یان ئەکادیمیت تەواو کرد بێ بۆ ئەوەی فیلەر بۆ خەڵک بکەیت چونکە فیلەر وەک میکەپەک نییە بڵێ لی دەکەمەوە و تەواو بەسەر ڕوخسارمەوە نامینێ تا ماوەیەکی زۆر باشش دەمینێتەوە لەوانەیە ڕوخساری کەسەکە شتێک بدا ئەگەر بە شێوەیەکی ناشیرن بۆی بکرێ. بەڵێ هەنگاوخان وەکو دواپرسیارم ئەمەوێت باسێک لەوە بکەین کار و پرۆژەت چییە لە داهاتوودا و ئامۆژگاری چییە بۆ میکەپ ئارتیستەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ هیوادارم زیاتر و زیاتر بەرەو پێشەوە بچن و ئیشاڵا لە داهاتوێکی نزیکدا منش دێمەوە کوردستان سنتەرێکی جوانکاریم دەوێت لە کوردستان. بەڵێ سپاس بۆ هەنگاو ڕەسوڵ میکەپ ئارتیست کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سویدەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان داسیار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانەیە. داسیار سڵاو لێوێ و بەیانیت باش بێت دەمێ بزان زانیاریەکان لای تۆچین. کۆژین باریتان باش سڵاوتان لەوێ سەبارەت بە ئاسایی بوونەوەی نەو شاری سلێمانی من ئەم بەیانە قسەتان بۆ دەکەم من لە بەردەرکی سەرام لە شاری سلێمانی ڕەوشی ژیان بەپێی بڕیارەکانی لیژنەی تەندروستی و قایمقامەتی سلێمانی لە شاری سلێمانی تا ڕادەیەکی باش ئاسایی بۆتەوەی ئەمڕۆ کە بەرچاو دەکەوێت ژمارەێک لە دوکان و بازاڕەکان کراونەتەوە وەک هەنگاوێک بۆ لەلایەکەوە دابینکردنی بژێ و کار و کەسابەتی کاسبکاران ئەو بودوێنە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بڕیاری ئەوەیدا کە ئەمڕۆ نێو بازاڕەکانی شاری سلێمانی بە شێوەیەکی مەرجدار بکرێتەوە کە دەوترێت مەرجدار بێگومان لەگەڵ ژیانی ئاسایی پێش سەردەمی کۆڕۆنا
فەرقی هەیە. فەرقەکە لەوەیە کە قایمقامی سلێمانی دوێنێ ڕای گەیان پێویستە ئەو کەسانەی کە وەکو کاسبکار لە شاری سلێمانی دوکانەکانیان دەکەنەوە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن. ڕێنمایەکانی تەندروستی بەوەی کە هەچ کەسێک کە بچێت سەردانی دوکانەکان بکات یاخود و شوێنانە بکات کە پێداویستەکانی لێ پڕ دەکەنەوە ماوەیە کە بێت لە نێوان فرۆشیار و ئەو کەسەی کە پێداویستەکانی خۆی پڕ دەکاتەوە لەلایەکی تریشەوە ماسک و دەستکێش بەکار بهێنرێت. ئەمە بەگشتیانی ئەو خاڵێک کە زۆر قایمقامەتی سلێمانی جەختی لێ دەکاتەوە. خاڵێکی تر کە ئەوەیە لە 6 بەیانی هەتاوەکو 5 ئێوارە دوکانەکان دەکرێتەوە واتە کە دەوترێکردنەوەی مەرجدارێکی لە مەرجەکانی تر ئەوەیە. بێگومان تەندروستی جەختی لەوە کردوێتەوە کە نێوانی هەچ کەسێک با بڵێن کەسێک بۆ کەسێکی تر لانی کەم 2 مەتری فەرق بێت. ئەمە بەگشتی ئەو زانیارانەیە کە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی باسی لێوە دەکرد. من دەبێ باسی شەقامەکانتان بۆ بکەم. شەقامەکانی نێو شاری سلێمانی بربەست کراوە. ئێرە کە سەرای سلێمانیە وەک لە دیمەکاندا بەرچاو دەکەوێت چەند شەقامەکەیە کە دێنە ناو سنتەری شاری سلێمانیوە ئەوە شەقامی پیرەمێردە بە ڕووکاری سەرو منە کە لەسەرەوە بربەست کراوە. لە پشت منەوە شەقامی سابونکەران هەیە. شەقامی سابونکەران بە هەمان شێوە بربەست کراوە و شەقامەکانی تر هەمووی بربەست کراوە تەنها پیادە دەتوانێت بێتە نێو شاری سلێمانی. من بۆ وەرگرتن و زانیاری زیاتر لەسەر ڕەوشی هاتوچۆ لە شاری سلێمانی لە ئێستادا نەقیب بەهەمەر عەبدوڵڵا ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاوچۆی پارێزگای سلێمانی میوانی منە. کاک بەهمەن بانی تا باسڵاوتان لەبێت دوایین زانیاری لەسەر بربەستکردنی نێو شاری سلێمانی چییە؟ ڕۆژێکی خۆشە ئینشاڵڵا بۆ هەموو هەرێمی کوردستان و تەواوی جیهان ئەم بارودۆخەتەیە پەڕێ وەک دەبینین جم و جوڵێک بە چاو ڕۆژانی پێشووترەوە لە ناو شاری سلێمانیدا هەیە. خۆشبەختانە ئەمە بە هەوڵی هەموو لایەک بووە بە هەوڵی تیمەکانی تەندروستی هێزە ئەمنیەکان پابەندبوونی هاوڵاتیان بووە کە سوپاس بۆ خوا بەشێکی زۆر لەو مەترسیانە ڕەویونەتەوە و ژیان بەشێکی ژیان دەستی پێکردوێتەوە. ئەوەی دەیبینن جم و جوڵێکی باشی خەڵک و هاوڵاتیانە لە ژێر ڕێنماییە تەندروستیەکاندا کە هاوڵاتیان دەتوانن بێنە دەرەوە پێداویستیەکانی ڕۆژانی خۆیان بکڕن و دەست بخەن و بەشێکی زۆر لە کاسبکارەکانیش دەتوانن ئیش و کارەکانی خۆیان بکەنەوە. ئەتوانم بڵێم ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە بە فەرمی دەوامی بەشێکی زۆر لە فەرمانگەکان ڕاگیراوە بەڵام جم و جوڵی هاوڵاتیان جم و جوڵی خەڵک بە شێوەیەکی گشتی لە 170 بۆ لە 180 کراوەتەوە. ناو سنتەری شاری سلێمانی وەک دەبینن لەبەرەوەی بەردەوام ڕۆژانی ڕابردووشدا پێشەوەی کە ئەم بارودۆخەش بێتە پێشەوە قەرەباڵغێکی زۆر هەبوو بەرکەوتنێکی زۆر هەبوو خەڵک لە شەقام و ڕێگاوبانەکاندا کە دەڕۆی بە نزیکەی لە یەک نزیک بوون و دوکانەکان قەرەباڵغێکی زۆریان تیا بوو. بۆیە هەوڵ دراوە کە ناو سنتەری شار کەمتر جم و جوڵی دوکانەکان و جم و جوڵی هاوڵاتیانی تیا ئەنجام بدرێت لەبەرەوە بەشێکی زۆر لە چایخانە و خواردنگەکان داخراوە. من ئەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم لە چۆ بربەست دانراوە ئۆتۆمبیل هەتا کوێیەت و بۆینی هەتا چۆ بێت بەڕاستی لە ناو شاری سلێمانی. ئێمە لە پێشترا بەهۆی ئەو گۆڕانکاری کە لە شەقامەکانەوە کرا هاتنە ناوەوەی ئۆتۆمبیل بۆ ناو سنتەری شار تەنها لە باڵین شەقامی پیرەمێردەوە بوو کە دەگاتە گۆڕەپانی سەراوە بە ڕاستی دەسەڕاستە دەچێتە شەقامی مەولەوی دەچێتە شەقامی کاوە بۆ خوارەوە بە هەمان شێوەش لە شەقامی سابونکەرانەوە. ئێمە ئەم دوو شەقامە سەرەکیەمان بربەست کردووە. بربەستکردنەکە بۆ هاوڵاتیانە بەگشتی بەڵام بۆ دەستگا ئەمنیەکان بۆ کەناڵەکانی ڕاگەاندن بۆ تیمەکانی تەندروستی جم و جوڵ هەیە ڕەنگە پرسیارەوە بکەی کە بڵێ بەشێک ئۆتۆمبیلی تایە بەڵام وەک دەبینی ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی خزمەتگوزارین ئەو ئۆتۆمبیلانن کە بۆ بەرژەوەندی گشتی لە دەرەوەن بەڵام بە شێوەیەکی گشتی سەرەتایی با بڵین شەقامی پیرەمێرد بربەست کرا ئۆتۆمبیل ناتوانێت بێتە گۆڕەپانی سەرا و بە هەمان شێوە لە شەقامی سابونکەرانەوە بووە داوا لە هاوڵاتیانەکەین کە ئەگەر پێویستیەکیان نییە ئۆتۆمبیل نەهێنە دەرەوە و بە تایبەتیش ڕوو لەناو سنتەری شار نەکەن چکە لەوانەیە ئێستا قەرەباڵغێکی زۆر لە شەقامی قەنات هەبێ لە گۆڕەپانی فلکەی یەکگرتن هەبێ لە نزیک پارکی دایک و لە بەشێک لەو شەقامانی سنتەری نزیک سنتەری شار هەبێ کە ئۆتۆمبیلەکان ناتوانن بێنە ناوە بۆیە قەرەباڵغی لە بەشێک لەو شوێنانەدا دروست بووە داواکارین لە هاوڵاتیان کە ئەگەر زۆر زەرور نەبن نێنە دەرەوە و لەگەڵ هاتنە دەرەوەشیانە پابەندی ئەو ڕێنمایە تەندروستیانە بن کە بۆیان دیاری کراوە. بەڵێ سپاس دەکەم. دیارە من یانێکی ترم لەگەڵا کۆژین دەمەوێت ورتر باسی ڕێوشۆنەکان و چۆنەتی ئاسایی بوونەوە بکات کە میوانەکەم ئازاد نەبی
سەرۆکی لیژنەی یەک لە قایمقامەت و تەندروستی سلێمانی کاگازات شێڕێی پێدەدرێت وەکو کاسبکار لە شاری سلێمانی دوکانەکەی بکاتەوە بۆ مەرجەکانتان چییە؟ تەمان زۆری لە دوکانەکان ڕێگەی پێدراوە کە بکرێتەوە هەندێک لە دوکانەکان کە نەکرێتەوە لە بەرەوەوانە قەرەباڵغی دروستەکەن بۆی بەریەکەوتن نەبێت و بەریەکەوتنی شەبێتەوە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئەو دوکانانەشی کە کراوەتەوە مێ بە شێوەیەکی گشتی باسی بکەم کە دوێنێ بڕیاری لێدراوە کە بکرێنەوە بەس لە ژێر چاودێرەیەکی چڕی تەندروستی دابێ ئەبێ مەرجەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن چەند خاڵێکیش خرا ڕوو تەمەند دوێنێ کۆبوونەوەی کرا دوێنێ ئێوارە لە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بەسەرپەرشتی کاگ ئاوات بە قایمقامی سلێمانی لایەن پەیوەندیدارەکان بڕیاریکردنەوەی ئەو شوێنە ئەو چەند شوێنە درا بەڵام چەند خاڵێکی خرا ڕوو ئەوەی کە خاڵەکان بۆ هاوڵاتیان و بۆ شوێنکارەکانی شەخاوەنی دوکانەکانە بەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشن خاصەتەنەوانی کە هەوکردنی کۆندامی هەناسیان هەیە دوورکەونەوە نیەنە ناو بازار ئەوەی کێتە ناو بازار بێ دەستکێش و ماسکی دەدەسابێ هەم هاوڵاتیان هەم شوێنکارەکانیش تکان لەکەین توخنی قەرەباڵغی نەکەنەوە قەرەباڵغی بوو دوورکەونەوە لە قەرەباڵغی خاڵی چوارەم ئەوە بوو کە دەست نەدەن لە شتەکان ئەگەر دەستێدانیان هەبوو بۆ هەر شتێک بە زووترین کات دەستیان بشۆن محاولەکەن دەست نەدەن لە شت خاڵێکی تریش ئەوە بوو کە یەکێک لە ئەندامانی خێزان بێتە ناو بازار هەچی پێداویستێکیان هەیە بیکڕن و بە زووترین کات گەڕێنەوە و ئەوانشی کە کاریان لێ لە ناو بازار. بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ تۆ کۆژنیانی جموزۆڵی هاوڵاتی بە شێوکی بەرفراوان هەیە چەند با بڵین زیاتر لە مانگێک دەبێت هاوڵاتیان نهاتون پێداویستەکانی خۆیان پڕ بکەنەوە وەک لە دیمەنەکاندا لای ئێمە بەرچاو دەکەوێت هاوڵاتیان بە شێوەیەکی بەرفراوان هاتوونەتەنەوە بازارەکان دەوترێت بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان داسیارکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. ئێستاش پەیامنێرمان فەرحان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵمانە. فەرحان سڵاو لێوە بەیانیت باش بێت ئەمە بزانام زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵە هەواڵ و زانیاری و چالاکی هەن لە دیارترین زانیاریەکان خۆشبەختانە لە پارێزگای هەڵەبجە شەوی ڕابردوو چوار توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە گەڕانەوە ماڵەکانی خۆیان تاوەکو ئێستا لە کۆی 22 هاوڵاتی کەڵگری ڤایرۆسەکە بوون تەنها 8 هاوڵاتیان ماونەتەوە لە ناو قاوشەکاندا و هەموو ئەوانەی تر چاک بوونەتەوە چوونەتەوە ماڵەکانی خۆیان و ئەو 8 هاوڵاتیش کە لە ئێستادا ماونەتەوە لەژێر چاودێریە پزیشکەکاندان و ڕۆژانە دەرمانی پێویستیان پێدەدێت. هەر سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆ دەستگای مرۆیی مام دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا 3 سەرمایەداری پارێزگای هەڵەبجە توانیان نەخۆشخانەی وەفا بۆ نەخۆشیە گوازراوەکان دروست بکەن و پێشکەشی پارێزگای هەڵەبجەی بکەن. دەستگای مرۆیی مام لە ڕێگەی پێشووتر لە ڕێگەی لێبچاوی نوێی مەڵبەندی ڕێخستنەوەی شارەزوری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و وەفدێکی یەکێتی سەردانی نەخۆشخانەکەیان کرد و لە ڕێگەی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای مرۆیی مامەوە بڕیارە ئەمڕۆ تەواوی و ئامێر و پێداویستیانەی کە بۆ ناو نەخۆشخانەکە پێویستن بگەێنێتە نەخۆشخانەکە و کاتژمێر دا هەریەک لە پارێزگاری هەڵەبجە بەڕێبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەستگای مرۆیی مام کۆنگرێکی ڕۆژنامەوانی ساز بکەن سەبارەت بەو با بڵێن ئامێر و کەرەسانەی کە ئەمڕۆ دەیانگەێنە ئێرە. کۆتا بابەتکە من ئەمێ قسەی لەسەر بکەمەوەیە کە لە پارێزگای هەڵەبجە تا ئەم ساتە با بڵێن ئەو بربەستە کۆنکرێتیانەی کە لە گەڕەک و شوێنە گشتەکانی هەڵەبجە هەنداندراون ئەمە بۆتە مای بێزاری خەڵک وە لەم شەقامە من چەند دقیقەیەکە لێرە ڕاوەستاون چەندین حاڵەتی با بڵێن پێشێلکردنی یاسا هەیە کە خەڵک ناچارە شوێنێکی دیکە نییە پیاە بڕوا هەموو جادەکان گیراون بۆیە هاوڵاتیان داوا لە ئیدارەی هەڵەبجە دەکەن ئەو بربەستە کۆنکرێتیانەی دانراون کەم بکرێنەوە وەکو پارێزگەکانی دیکەش بازار و شوێنە گشتەکان لە کاتژمێر 6 بەیانیەوە بۆ 5 ئێوارە بن کە تا ئەم ساتەکە من قسە دەکەم لە کاتژمێر 6 بەیانیەوە تاوەکو 1 نیوەڕۆ زۆربەی زۆری دوکانەکان هەن دواتر قەدەغی هاتوچۆ دەبێت لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ پەیامنێران فەرحان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. بەڵێ عەزیزانم تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.